عزیزانمان لە هەرجێکن سڵایەتان لێبێت بەیانیتان باش بێت بەو هیواین هەموو لایەکتان لەش ساڵ و تەندروست باش بن خۆشحاڵی نەمڕۆژ کۆمەڵی بڕگە بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە یارمەتی هاوکارانم بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بنووس و لا بڕگە بابەتەکانمان ببین خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لە سێ تەوەری سەرەکی پێک دێت لا تەوەری یەکەم و سەرتاماندا باز لە هونەری بەرگری کاراتیەکەین بزانین کە ئەم وەرزشە لە چی پێک هاتووە و تا چەند لە ئێستادا لە کوردستان گرنگی پێدراوە لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە منداڵان تا چەند گرنگە لەم وەرزشەدا بەشداریان هەبێت و مەرجەکانی وەرگرتنی منداڵان چین لە ئێستادا و تا چەند منداڵان لە ئێستادا بەهۆی ئەوەی کە قوتابخانەکان نییە ئەوان بەشداریان هەیە لەم یاریەدا و لە هەمان کاتیشدا باز لەوە دەکەین کە زۆربەی دایکان و باوکان ترسیان لەوە هەیە کە ئەگەر منداڵەکانیان کاراتی بکەن ئەبێتە هۆکاریەوەی کە لە داهاتوودا تونندوتیش دەرچن ئێمە ئەمڕۆ باس لەوەش دەکەین کە پێویستە چی بکرێت بۆی دایکان و باوکان بتوانن منداڵەکانیان بنە ئەو شوێنانەی بۆ ئەوەی کە یاری بکەن لەوێ و هەم تەندروستێکی باش و هەمیش فێری وەرزشەکە ببن ئەمە تەوەری یەکەمان دوا بە دوای چینە سەر تەوەری دۆمان لا تەوەری دۆماندا باس لەوە ئەکەین کە ڕاگەاندن تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی کێشە کۆمەڵاتیەکان و گەزانین کە لە ئێستادا ڕاگەاندنەکانی ئێستا و کەناڵەکانی ئێستا ئەبینیت کۆمەڵێک پرۆگرامی جۆرا و جۆر پێشکەشەکەن و بێگومانیش پرۆگرامەکانیان زۆربیان ئەوانن کە سوودیان نییە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین ئەم پرۆگرامانە تا چەند ئەبێتە هۆکاری ئەوەی کە کێشە کۆمەڵاتیەکان دروست بکات لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ئایا یاسایەک هەیە بۆ ڕاگررتنی ئەم پرۆگرامانە بۆ کاری ئەم کەناڵانە و پێویستە چی بکرێت وە سزاکانیان چی ئەگەر هاتوو بەرنمەیەکی بێسوود یاخود دراما یاخود فیلمێکی بێسوودیان پەخش کرد بۆ هاوڵاتیان و هاوڵاتیانیش پێویستە لەسەریان چی بکەن بۆ ئەوەی کە پرۆگرامی ئەم کەناڵانە ڕابگرن ئەمەش تەوەری دۆمان دوا بە دوای چینە سەر تەوەری سێمان لا تەوەری سێماندا نووسەر و وەرگێڕێک لە لامان ئەبێت دوو کتێبی هەیە لە ئێستادا وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی ئێمە ئەمڕۆ باس لە کتێبەکانیەکەین و باس کتێبەکانیان باز لەوە ئەکا تەندروستی سروشتی تا چەند گرنگە خۆمان چارەسەری ئەو نەخۆشیانە بکەین کە خۆمان تووشیانە بین لەمان کاتیشدا باز لە خۆراکەکانەکەین ئەم کتێبانە باز لە کۆمەڵی خۆراکەکە تا چەند گرنگ ئەم خۆراکانە بەکاربهێنین لە ئێستادا وەگەزانی کە نەخۆشی کۆرۆنا لە ئاستێکی مەترسیداردایە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە لە ڕێگەی خۆراکەکانەوە بەرگری لەشمان زیاد بکەین و بەرەنگاری نەخۆشی کۆرۆنا ببینەوە ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بنووس و لا بڕگە بابەتەکانمان ببینن بەڵازانم هەروەکوتمان لا تەوەری یەکەمماندا باز لا هونەری بەرگری کاراتیەکەین بزانینە وەرزشە لە چی پێک هاتووە تا چەند گرنگە منداڵان بەشداریان هەبێت لە وەرزشانە ئەرکی دایکان و باوکان چین بۆ ئەوەی کە منداڵەکانیان بتوانن لە هونەری بەرگری کاراتی بەشداری بکەن هەر بۆ مەبەستەش بەڕێز وەفا نەقشبەندی ڕاهێنەری کاراتی باشەیەکی ڕاستەوخۆ لەبەرە وەفاخان سڵاو لێبێ و بەیانیت باش بێ ینی مونای باش سڵاو لێوەش سپاس دەکەم بە خێراتی وەفاخان با سەرسا باسێک لە مێژووی هونەری بەرگری کاراتی بکەین بزانین ئەگەڕێتەوە بۆ کەی و لە چ وڵاتێک سەری هەڵداوە خۆی مێژوەکەی ئەگەر بە وردی باس بکرێت زۆر مێژوێکی چڕوپڕ و وردی هەیە و پێی سەرچاوەکانیش کۆمەڵێک ڕاهەیە بەڵام بە شێوەیەکی گشتی سەرەتای یاری دروستبوون یاری کاراتی بە تایبەتی لە دوورگەی ئۆکیناوا بووە کە دوورگەیەکە سەر بە یابانە لەلایەن گیچین فوناکوشی و لە ساڵانی 800ەکانە دروست بووە پاشان بڵاو بۆتەوە بە یابانە پێش هەموو شتێک چونکە نزیکترین شوێن بۆ لەو دوورگەیەوە و دواتر بە وڵاتانی ئاسیاویە و هەر وڵاتێکی تری ئەوروپایی و فێرگە و قوتابخانەی زۆر تایبەتی لێکراوەتەوە و لە هەموو شوێنێک خۆی ڕخواز ئەتوان بەشداری بڵێ وەفاخان بابزانین لە کوردستان لە ئێستادا ئەم هونەرە لە چ ئاستێکدایە تا چەند خەڵکی بەشداریان هەیە تا چەند حەزیان بەوە هەیە کە فێری کاراتی ببن لە ئێستادا بەراو بە ساڵانی ڕابردوو زۆر باشترە چونکە خەڵک بە شێوەیەکی گشتی لە هەموو بڵین پێگە کۆمەڵایەتەکان لە هەموو شوێنانە لە تەلەڤیزیۆنەکان بیاخۆت لە فیلمەکانەوە بێ بەردەوام هونەری بەرگریانە ئەبین ئەگەر چی فیلمەکان تەنها وەکو نواندنێکە یاخۆ نمایشێکە بەڵام ئەگەر بە شێوەیەکی ورد ئەو کەسانی کە شارەزان لە یاریەکە سەیری بکەن ئەتوان بەرجەستی ئەو بکەن کە ئەمە ڕوحی یاریەکەی تیاهر هەیە ئەوە نیە تەنها نمایشێک بێ واتە ئەوەش هاندەرێکە لە خۆیەوە کە بتوانێت بە تایبەت مناڵان ئینجا گەورەکان بتوان لێوە فێر بن و بتوان پەرەبیاریەکە بدەن وەفاخان جۆری هەیە ئەم هونەرە جۆری هەیە وەکو وەرزشەکانی ترکە ئەکرێت بۆ نمونە وەرزش هەیە بۆ ئازاری پشتە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکی وا هەیە بۆ دابەزاندنی کێشە جۆری هەیە ئەم هونەری بەرگریە
وەکو جۆرەکە خۆی یاری کاراتی شتێکی گشتگیرە لە دوو شێواز پێگێت ئەوش ئەنیاتە دوو فۆرم لە کاتا و کۆمێتە بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی هەموو ماسوولکەکانی جەستە جوڵ ئاکاتیایە هەمووی بەشدارەتیایە وەکو یاریەک نییە بە تایبەتی وەکو تۆ پێ بێت کە زیاتر بەس قاچ بەکارهێنرێت ئەم هەموو ماسوولکە و هەموو ئەندامەکانی لەشتیایە بەشدارە و ئەو کەسێک گەر بتوانێت لە تەمەنی زۆر مناڵێ دەست پێ بکات زۆر گونجاوترە بێ لەوەی گەورەترە ناڵێن بۆ گەورەکان گونجاو نییە بەڵام لە تەمەنی چەند مناڵترە بێ گونجاوترە چونکە مناڵ بە شێوەیەکی گشتی مرونەیەکی باشتری هەیە و لەگەڵ بڵین بەردەوامبوونی بە یاریەکە ئەتوانێت زیاتر سەرکەوتوتر بێت. وەفا خەمزان پلەی هەیە ئەم یاریە بۆ نمونە کۆمەڵێک کەس هەنکەوانی کە یاری کاراتیەکەن ئەڵەن پشتێنی ڕەشیان هەیە سپیان هەیە ئەمانە چۆنن بەڵێ بێگومانەوەی ژۆک و هەموو یاریەکانی تر پلەی هەیە لە پشتنی سپیۆ دەست پێکات تا کۆمەڵک پشتێنی هەیە حەوت پشتێنە ئەیبڕیت پلەکان و لە پلەی کۆتاییە پشتێنی ڕەشە لە دوای پشتێنی ڕەشش هەر پلەی تری هەیە پێوترێدان ئەنی ئەمانەش هەر پلەن و ئەو کەسانی کە ئەگەنە کۆتاییەکانی تقریبان ئەگەنە 7 ساڵێک تەمەن ینی ئەوە نییە کە بتانی زۆر کە زوات تێگا کە خولێکی هاوینەیە بڵێ بۆ 2 مانگ یا 3 مانگ ئەتوانێت بەردەوام بێت و وازی لێبێنێ شتێکی ئەوە نییە کە بڵێ کاتی بێ شتێکە بەردەوامە لەگەڵ تەمەنە. بەڵێ کارامەی و لێ هاتووی یاریزانەکە تا چەند گرنگە بۆی بگات بە ئاستێکی بەرز بۆ ئەو ئاستی کۆتایی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد. کارامەی لە ڕووی جەستەیەوە بێ ئەو کەسە ئەو فێرخوازە چ مناڵ بیا گەورە کێشەی دەرونی نەبێت یاخود کێشەیەکی هیچ جەستەیی نەبێت بۆی بتوانێت بە شێوەیەکی باش بەرجەستی ئەو شتانە بکات کە ڕۆژانە لە مامۆستاکەی وەریەگرێت چونکە شتەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەندی بە تەرکیز و زهن و مێشکەوە هەیە ئەنی وەکو ئەوە نییە بۆ نمونە شتێک بێت خەڵک واتی گەشت بێت کە تەنها بۆ نمونە دەست و قاجیا پەلەکانە جوڵەنرێت و شتێکی هەر ئەوە نییە ئەنی ئەگەر کەسێک بە تەواوی بڵێن زهن و تەرکیزی لەلا یاریەکە نەبێت بێ حەزێکی تایبەتی بەڵێ بێگومان. بەڵێ وەفاخان با بزانین مەرجەکانی ئێوەکو ڕاهێنەرانی هونەری بەرگری کاراتی چییە بۆ ئەو کەسانی کێنە لای ئێوە بۆ ئەوی کە وەریان بگرن و ببن بە یاریزانێک لە بواری کاراتیە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی خۆی یاریەکە یاسایەکی هەیە لە هەموو وڵاتانی دنیای هەر ئەو یاسایە پێڕەوەکری ینی بۆ کوردستان بێت و یاخود دەرەوە بێت هەمان یاسایە و بە شێوەیەکی گشتیش لە هەموو وڵاتانە وایە کە مناڵان لە خوا 6 ساڵە ناتوانن ینی سود لە یاریەکە بگرن وەربگرن ئەویش لەبەر ئەوەیە کە ئەرۆک و ئاماژەم پێشتر لە ڕووی زیهنیەوە پێویستی بە تەرکیزێکی قوڵ هەیە مناڵان ناتوان ینی چۆنڵی هێزیان بەسەر ئەوەیە بشکێت بۆیە هەرواشدانراوە کە مناڵان لە تەمەنی 6 ساڵی ئەتوان بەشداری مەکتەب بکەنەویش بە هەمان شێوەیە لە قوتابخانە چونکە لەو قۆناغای تر دەرەکەوێت کە ئەو مناڵە ئەتوانێت زاڵ بێ بەسەرخوا یاخود لە ڕووی فکریە و بتوانێت شتەکانی پەیڕۆبکە یاخود بیری نەچێتەوە. وەفاخان باست لە هونەری بەرگری کاراتی کرد بۆ منداڵان ئەمەیەت باسەکی لێ بکەین تا چەند گرنگە کە ڕاهێنەران ئەو مناڵانی کە ئەچنە لایەن هەمیشە چاودێریان بکەنوە ئەمە بزانام کە جوڵەکان چین بۆ منداڵان تا چەند جیاوازیان هەیە لەو جوڵانی کە گەورەکان ئەیکەن لە هونەری بەرگری کاراتیە. بڵێ هەروەک لە ئاماژەم پێوتم یاساکە شێوەیەکی گشتیە جوڵەکانیش بە هەمان شێوەیە ئەنی چۆن یاسایەک دانراوە بۆ مناڵ و گەورە و هەموو تەمەنەکان کچ بێ یاخود کوڕ بێ و جوڵە و شتەکانیش هەمووی بە هەمان شێوەیە لە تەمەنێکی سەرەتایی چۆن دەست پێکرێت لە مناڵێک و گەورەیەک و هەموو شێوەیە هەر بە هەمان شێوە بەڵام لە ڕووی ڕاهێنانکردنەوە تۆ لە مناڵێک ناتوانانی ینی فشارێکی زۆری بخەیتە سەرۆک ئەوی لەگەڵ گەورەیەکە ئەتوانی ئەو فشارە بکەیت و لە ڕووی ڕاهێنەرانی شەوە ئەتوانن ڕاهێنەران بۆ نمونە مناڵان بە شێوەیەکی گشتی لە فیلمەکان و یاخوددا بە تایبەت ئەو یاریانەی کە ئێستا هەیە ئەوان ئەیکەن وا فێر بووە یانی خودی وا ئەچێتە مێشتیەوە کەوازان لە یەکەم ڕۆژە تاو ئیترەوە هەموو شتێک فێر بوو وەکو ئەتوانێت وەکو ئەوان نمایش بکە بەڵام ئەرکی ڕاهێنەرانە کە بە شێوەیەکی زۆر باش لە یەکەم ڕۆژەوە کەیەن مناڵان ئەو خۆشەویستیان لەلا دروست بکەن بۆی بتوانێت بەردەوام بێت. وەفاخان باست لە خۆشەویستی بۆ کاراتی کرد ئێوە ئەو منداڵانی کێنە لاتان چۆن ئەم خۆشەویستیان لەگەڵا دروستەکەن چۆن وایان لێکن کە حەزێکی تایبەتیان هەبێ بۆ یاریەکە بۆ ئەوەی کە یعنی وەکو خۆت و دیەکمان و دوومان بەشداری نەکەن تا ئەو کاتێک کە کۆتاپ لە بەدەستێنن بەشداری بکەن یاریەدا. هەر ڕاهێنەرێک بڵێن شێواز و ئوسلوبی تایبەت بەخۆی هەیە و پێویستە ڕاهێنەرەکان شێوەیەک بتوانێت لەگەڵ فکری ئەو مناڵات چونکە هەموو کەسێک شێوازی تایبەت بەخۆی هەیە هەموو کەسێک شێوازی تایبەتی تەنانەت وەرگرتنیشی هەیە ئەبێ بزانی ئەو مناڵە چی پێخۆشە حەز بە چی ئەکا بە چ ڕێگەیەک ئەتوانێت لە گەڵ توە بەردەوام بێ و ئەتوانی لەگەڵ ئەوەشە تەنها ئەوە نەبێت لە ناو هۆڵێکا بڵێن بیبەستیت و ڕاهێنانی تەنها ناو هۆڵەکەی پێ بکەیت چونکە بە هەموو شێوەیە گەورەش بێت تووشی مەلەل و بێزاریە بێت ئەتوانی کەشێکی ئێمە سەلای خۆمان وامان لێ کردووە کەشمان دروست کردووە بڵێن تا لە ئێستایا جە و گونجاو ئەنی کەشوهەوا لەبارە ئەچینە پارکێک زۆرجار تەمینەکەین و زۆرجار هەموو مناڵەکان کۆکەینەوە چینە مەلەوانگەیەک ئەنی ئەمە کەشێکی تەواو دروستەکە بۆ مناڵەکان پێی خۆش
ئەگەر بە شێوەیەکی زۆری نیش بێ لەبەر خاتری ئەوانش بێ بەردەوام بێت چونکە ئەزانێت لەگەڵ یاریەکان ئەم شتانەش هەن. وەفاخان زۆربەی کات کە باسی کاراسی ئەکرێت پیا و یەتە بەرچاوت یعنی خانمان کەمتر ئەم یاریە ئەکەن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە پێویستە خانمان چی بکەم بۆ ئەوەی کە لەم یاریەدا سەرکەوتوو بن خۆی کەوترێت خانم یەکسەر ڕاستەخۆ نەرمونیانی یاخود ناسکیەتە بەرگوێت بەڵام بە شێوەیەکی گشتی خانمان باشتر لە پیاوانەتوانم پێڕێوی یاریەکە بکەن ناڵم جیاوازی هەیە جیاوازی نیە بە هیچ شێوەیەک چونکە یاساکە هەمان شتە لەسەر هەردووکیان پەیڕەوەکرێ بەڵام بۆ خانمان ئەوەی باشە کە خانمان لە ڕووی جستی و نەرمترن لە پیاوان و ئێسک و بەڵێن ماسوولکان باشترە لە پیاوان لەو ڕووە ئەگینا بۆ ئەوەی لە ڕووی یاساکەەوە جیاوازی هەبی هیچ جیاوازیەک نێ لە نێوان خانمێکە یاخود پیاوێکە بەڵام خانمان ئەتوانن بۆ بەرگریکردن لە خۆیان بتوان بە شێوەیەکی باش پەیڕەوی یاریەکانی هوەری بەرگری بکەن یاخود لە یاری کاراتێ خانمانش پێویستیان بێگومان بە تایبەت لەم کۆمەڵگەیانی هاوشێوی ئێمە زۆر بە شێوەیەکی باشتر پێویستیان پێوەبێک لە پیاوان. بێگومان وەفاخان با بزانین کە ئەو منداڵانی کێنە لای ئێوە تا چەند ئاگاداریانن بڵێ بۆ نمونە کە بەرگری لە هاوڕێکەیان ئەکەنەوە بێگومان بە شەڕیان ئەمانە تا چەند ئێوە هاوکاریانەکەن بۆن هیچ ئازارێکیان پێنەکا کێنە لای ئێوە. خۆی یاریەکان ناوی خۆی بەخۆیەتی هوەری بەرگری واتە بێ بەرگری لە خۆگلەوەی کە هێرش بکەیت مناڵیش ئەبێ پێشوەختە یاخود لە سەرتاوە لە یەکەم ڕۆژەوە کە بەشداریەکە لە یاریە جالەوەی کە خۆشەویستی یاریەکەی فێرەکەی بە پێویستە فێری ئەوەشی بکەیت کە ئەم یاریە بۆ بەرگریکردنە لە خۆی و تەنانەت لە هاوڕێکانی یاخود لە خوشکبرای بچووکتر لە خۆشی لە ماڵەوە ئەوە نییە کە هەر لە سەرەتای شتێک و یەکسەر ڕاستەخۆ بچێتە ناو شەڕەوە یاخود شەڕانگێزی لە ناخیا دروست بێت بە پێچەوانی ئەوەیە ئەتوانی خۆشەویستێکی باشی لا دروستکەی لەوەی کە بتوانێت زاڵ بێ بەسەر ڕەفتارەکانی خۆیان. کەواتە ئێوە پەروەردە چیتان کردووە تا چەند لەگەڵ بوونی ئەم یاریانە و ئەم جوڵانەدا هەڵتانداوە پەروەردەی منداڵەکانیش بەرەو پێشەوە بەرن. بەڵێ لە یاریەکانی هوەری بەرگریە ئەگەر تێبینیتان کردبێت لە هەموو وڵاتانە بەگشتی ڕەوشت پێش هوەرەکەیە ئەنی کە ئەوترێک کەسێک هوەری بەرگریە کات یاخود هەر کام لە یاریەکانی چونکە هوەری بەرگری کۆمەڵک یاری لە خۆگرێ پێش ئەوەی بڵێ فلانە وەرزشەکە کەوتیان هوەری بەرگریەکە یەکسەر لای خۆت ئەوە لا دروستە بێت کە ئەم کەسە لە ڕووی ڕەوشتەوە زۆر تایبەتە یاخود ڕۆشتێکی بەرزی هەیە چونکە پێویستە فێری ئەو کەسە بکرێت لە هەر تەمەنێکا بێ کە ناتوانێت لە هەر جوڵەیەکی یاخود لە هەر بۆ نمونە ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر سادەوە ئەم کەسە بتوانێت یەکسەر هێرش بکات نەخێر ئەبێت پێویست پێشتر ینی ئەو کەسە ئاگادار بکاتەوە کە ئەمە بۆ نمونە ئەگەر زۆری بۆ هات لە کاتی هێرشکردنەکە ئاگاداری بەرامبەری بکاتەوە کەم کەسە هوەرێکی وا ئەزانێ یاخود هوەرێکی وا پەیڕەوەکە بووی ینی ئەگەر هەر شتێک ڕوویدا ئەو کەسە خۆی بچێتە ژێرباری بەرپرسیارەتیەوە. وەفاخان زۆربەی دایکان و باوکان لەوە ئەترسن بۆیە منداڵەکانیان نایەنە ناو ئەم یاریەوە لەوە ترسن لە داهاتوە شەڕانگێز دەربچن یاخود ئەم یاریە ببێتە هۆکاری ئەوەی کە بڵێن ئازاری بەرامبەرەکەیان بدەن. ئێوە چی بەو دایکان و باوکانە ئاڵێن کەوا بیرەکەنەوە؟ خۆی بەداخەوە لە وڵاتانی ئێمە ئەو بیرکردنەوە هەیە ئەگینا ئەگەر هەر دایک و باوکێکی بەڕێز کە پێشەوەی مناڵەکەی بنێرێتە ئەو یاریە خۆت پێشەوەی حەز بکە مناڵەکەی بنێرێتە ئەو یاریە ئەتوانێت بۆ نمونە سێرچێ بکە بۆ ئەو یاریە بزانێ ئەم یاریە چییە ینی ئەو کەسانە پێڕەوەکەن چین لەگەڵ بەردەوامبوونی تەمەنیانە چین و بەچی گەیشتون ئەنی ئەم کەسێک کە لە تەمەنێکی زۆرە پێڕۆی ئەم یاری کردو ئایا لە ئێستاە بۆ کەسێکی شەڕانگێز مناڵەکەی منیش هاوشێوی ئەوە دەرەچێت ئەنی ئەگەر بەردەوام بێ هەمان شت دەرەچێت پێویست ئەم هەڵەیە ڕاست بکەینەوە پێشوەختە ئەمەش ئیشکردنێکی زۆریەوێ ئەنی کارێکی ئاسان نییە و دوای ئەوە زۆربەی زۆری ئەو مناڵانەی کە لە ڕووی بڵێن لایانی دەرونیانەوە زۆر بەعزێک مناڵ هەیە زۆر ئەینادە یاخود زۆر تووڕێ ئەوەیە ئەتوانی تۆ ئیشی لەسەر بکەی بۆی کە لە ڕێگەی وەرزشەکەەوە ئەم شتانی پێکەم بکەیتەوە بە پێچەوانی زۆر پێچوانی ئەوەی کە خەڵک وا تێگەشتووە شەڕانگێز دروستە بێت نەخێر وەفاخان تا چەند گرنگە دایکان و باوکان بەشدار بن لەگەڵ منداڵەکانیان بێنە ئەوێ جوڵەکانیان ببینن بۆیە بزانن کە ئەوەی ئەوان بیریان لێ کردەوە کە بۆ لە ئەدا هاتوواتن دووتیش دەرەچن وانیە و ئەمە پێچەوانەی ئەوەیە کە بیریان لێ کردوێتەوە. خۆی ئەمە دوو لایانی هەیە لە لایەنێکیانەوە سوود بە مناڵەکە ئەگەێنێ کە دایک و باوکەکە دابنیشن ئەو دایک و باوکەش تێبگا کە ئەم یاریە ئەوە نییە کە هەم کۆمەلگا هەم خۆشیان وا تێگەیشتون کە شتێکی شەڕانگێزی یاخود مناڵەکەی تووشی شەڕە بەیان هەر شتێک بەڵام لە لایەکی تریانەوە من بەڕای خۆم پێم وایە دایک و باوکان کە دائانیشن
مناڵەکان بەردەوام خیاڵن لێ دایک و باوکیانە بێ ینی ناتوانن کۆنتترۆلی خۆیان بکەن لەسەر ئەوەی کە بەردەوام بن بێن و نازانین لەو بێ ناکانیان لێ بکەیت ئەتوانن لە سەرتاوە بێن تا شارەزایان لە یاریەکە دروستە بێت تێگەیشتنیان لە یاریەکە بزان دایک و باوکانی تێبگەن وەکو خەڵکی تر وەکو مناڵەکان ئەم یاریە چییە دواتر کە زانیان یاریەکە چێولی تێگەیشتن ئەتوانین تر مناڵەکە واز لێ بێنن. وەفاخان با بزانین کە ئەو منداڵانی یەنە لای ئێوە بەپێی کێشی لەشی ئێوە هەڵسەنگاندنی بۆکەن ینی چۆن لە ڕووی واسە ئەگەر منداڵەکە قەڵەو بوو یاخود لاواز بوو ئێوە چۆن ماوەڵی لەگەڵاکەن لە ڕووی ئەو جوڵانەی کە ئەیکات جوڵەکان هەمان جوڵەیە بەڵام لە ڕووی بڵێن قەڵەوی و لاوازیە تۆ توانی تاڕادێ کۆنتترۆلێکی بۆ نمونە ئەگەر کەسێکی قەڵەو بوو ئەتوانی کۆمەڵک ڕاهێنانی پێ بکەی بۆی کێشی لەشی دابەزێ لەبەرەوەی مناڵە لەگەڵ گەورەبوونی ئەم کێشە بە هەمان شێوە بەردەوام نەبێ لەگەڵیا بەڵام کەسێک ئەگەر لاواز بوو جوڵەکان لەبەرەوەی جوڵی زۆرە و بڵین کالۆرێکی زۆر سەرفەکە ئەو مناڵە توانێت لە کاتی ڕۆیشتنەوەیە بڕێ خواردنی زۆر باشتر لە چاو ڕۆژانی ترا بخوات ینی ئەمە هاندێکی شە بۆی کە ئەو مناڵە توانێت کێشیشی پێزیاب بکات و ئەو کەسانەشی کە کێشیان زۆر ئەتوان بە ڕاهێنانی زۆر یاخود کۆمەڵە ڕاهێنانی تایبەت بەو کەسە ئەتوانی بەیانی بەرنامەی بۆ دابنیت پرۆگرامی تایبەتی بۆ دابنیت کێشی دابەزێنێ. ئەوە فاخان باست لە خواردن کرد لە یاری وەرزشی بڵین لەش جوانیدا گرنگێکی زۆر بە خۆراک ئەدرێت ئەمە بزانم کە لە هوەری بەرگری کاراتیشتا چۆنە هەمان شێوەیە یاخود بڵین بۆ نمونە خۆراکێکی دیاریکراو هەیە کە پێویستە ئەو یاریزانە بیخوات بۆ ئەوەی کە بتوانێت جوڵەکانی باشتر بکات لە یاری بڵین ئەوانەی کە لەش جوانیە کە نەرۆک و بەڕێز ئاماژت پێ ئەوان پێویستیان بە ماسوولکەی زۆر گەورە هەیە بۆیە پێویستە کۆمەڵێ بڵین خواردنی زۆر تایبەتی بخۆن بەڵام لە یاریەکانی هوەری بەرگری یاخود کاراتیە ماسوولکەی ورد پێویستن نەک ئەو ماسوولکە گەورانەی کە لە هێزی لە شایاخول لە کێشی لە شاکرێت خواردنەکانی شتێکی دیاریکرا یاخود تایبەت نیە تەنها ئەوانەیە کە ئەو خواردانی کە پرۆتینی باشیانتیایە خواردانی کە وزەیەکی باش بەخشن بۆ کەسە ئەو کەسە توانێت ئەو خواردانە زیاتر بخوات. وەفاخان حەوانەوە تا چەند گرنگە خەوتن تا چەند گرنگە تا چەند ئەم یاریە و بوونی ئەم یاریە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بتوانیت باشتر بخەوێت و باشتر ئیسراحەت بکەیت. بێگومان ئەو مناڵانەی بە تایبەت مناڵ ئەگەر قسە لەسەر مناڵ بکەین ئەو مناڵانی کە یەن ڕۆژانە ڕاهێنانەکەن لە لامان هەروەک ئەوەی کە لە دایک و باوکی مناڵەکانمان بیستووە ئەڵەن ئەو ڕۆژانەی کێن بۆ ڕاهێنان جیاواز لە ڕۆژەکانی کە زۆر بە شێوەیەکی باشتر و زووتر ئەخەون لەبەرەوەی بە شێوەیەکی زۆر باش لە ڕۆژەکە ئەو هیلاک بووە و کالۆریەکی زۆر وزەیەکی زۆری سەرف کردووە بۆیە باشتر ئەخەوێت کە شێش زوو خەوت بێگومان بەیانیش کە زوو خەبەرە بێتەوە. وەفاخان منداڵ هەبوو بڵێن ڕانەهات بێت سەرەتا و دواتر حەزی بە یاریەکە هەبوو بێت یاخود هەبووە کە تووشی هیچ کێشێک بوو بێت لە کاتی بوونی یاریەکە و کردنی یاریەکە. شتێکی زۆر زۆر دەگمەنە کە تووشی کێشە بێت چونکە هەریەک لە ڕاهێنەرە بەڕێزەکان لە هەر کوێک بوو بێ هەر هەوڵێک بوو یاخود یاریانەیەک بوو بێت بە چاوێکی زۆر زۆر ورد چاوی لەسەر هەموو مناڵەکانە بە شێوەیەکی گشتی چونکە ئەو مناڵە ئەو 2 ساعتی یاخود ئەو ماوەی کە لای ئەو ڕاهێنەرە ئەمانەتە لە ئەستوی ئەو ڕاهێنەرە ئەنی بە شێوەیەکی زۆر باش ئەبێت چاودێری بکات لە هەموو ڕوویەکەوە و هەر وەک وتمان مناڵانیش کە ڕاهێنانەکانیان بە شێوەیەکی زۆر چڕ نابێ وەک ئەوەی کە بڵێن بۆ نمونە ئەوەی لەگەڵ گەورەیەکە ئەیکی ناتوانین لەگەڵ ماڵی کاربیکەی بڵێ لە جیاتیەوە توانی ڕاهێنانەکانی بە شێوەیەک بۆ دروستکەی کە ئەو بەیاری تێگا بەڵام خۆی لە خۆیان ڕاهێنانە بەڵام ئەو بەیاریکردن لی تێگا ئەتوانی ئەمانی زیاتر بۆ ینی ئیزافە بکەی بە ڕاهێنانەکەی بۆی لە لای خۆشەویست بێت. ڕاستە. وەفاخان با بزانین کە منداڵەکانی ئێوە ئەوانەی کە لای ئێوە یاریەکەن بە چ ئاستێک گەیشتون لە ئێستا؟ خۆی ئەوە کێشەیەکی زۆر سەرەکی لە لای هەر ڕاهێنەرێک چونکە زۆربەی کات دایکان و باوکان بەداخەوە وەک هەر خولێکی هاوینە بڵێن خولێکی وێنە کێشان بە یاخود مۆسیقا سێری ئەم هوەرە ئەکەن تەنها یەک ماندوومان تەنها ئەو چەند مانگی کە لە ماڵەوە بن بڵین لە هاوینە چونکە ئەمە تەنها هەم هیلاکیە بۆ ڕاهێنەرەکە چونکە ڕاهێنەر خۆی نەبێ ئەو کەسە هیچ کەس ناتوانێت هەست بۆ بکات کە چەند لەگەڵ ئەو مناڵە ماندووە بێ تا ئەو قۆناغی هەوڵ بێ قۆناغێکی پێ ببڕی ئەگاتەوەی کە قۆناغێک ببڕێت مناڵەکە یاخود دایک و باوکەکەڵێن تر کاتی خوێندنە و کاتی قوتابخانەی ئەوانە کاتی لێگرێ بەڵام زۆر بە پێچەوانەوەیە ئەنی کەسێکە بتوانێت هەریەک لەم یاریانە بکات یاری کاراتی بکە ئەتوانێت زۆر باشی لە خوێندنەکەیان پێشکەوتوو بێت چونکە لە ڕووی مێشکەوە بەراورد بۆی کە مناڵان بە ئێستا زۆر خۆیان ناوتە یاری ئەلکترۆیەکان ئەو توانێت ئەو یاریە بکات لە ڕووی دەرونی شەو زۆر یارمەتیدەرێکی باشە هوەری بەرگری کاراتی کا لەسەر هێز و مێشکەکات و گرنگە ئەگەر ئێستا بۆ پێی بەڕێزت دوتت
کە ئەو منداڵانە زۆربەی کات بە ئایپادەکانیانەوە خەریکن ئەم یاریە بکەن باشترە بۆ خۆیان بێگومان زۆر باشتر چونکە تۆ مناڵێک کە دانیشە بە دیار ئایپادێکەوە یاخود هەر یاریەکی ئەلکترۆنیە کە بە تەلەڤیزیۆن بکەیان هەر شتێک بە ماوەی چەند سعاتێک ئەم مناڵە بەردەوام بە دانیشتنەوە یعنی بێ هیچ جوڵەیەک تەنها کار لەسەر مێشکێکە کار لەسەر چاویەکە ئەمەش لەلایەنی بڵین دەرونیەوە زیانێکی زۆری لێەیە چونکە ئەو مناڵە زۆربەی کات ئێمە لەگەڵ مامۆساکانی ینی گفتوگو ئێوەمان کردو ئەڵێن بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەو منداڵانی کە ئێستا بە شێوەیەکی زۆر ئەو یاریانە ئەکەن ئاستی زیرەکیان لە چاو مناڵانی ساڵانی ڕابردووە جیاوازی زۆرە چونکە هەروەگوتم ئەوان بە ماوەی چەند سعاتێک دانیشن بە دیار ئەم شتەوە ینی جاری وایە بیریانە چێتەوە کە برسیانە بیریانە چێتەوە کە خواردنیش بۆن ئەوەنە تەرکیزیان لەلای ئەوەیە لە جیاتی ئەوە بڵین بتوانین ئەو چەند سعاتانی یاریکردنەکانیان کەم بکەنەوە ئەم وەرزشە بتوان پەیڕەو بکەن زۆر باشترە چونکە بە هەموو شوێک جەستە ئەجوڵێنێ وا لە مناڵەکە هەم لە کاتی جوڵەکانی جەستەش ینی بێ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەخۆ ئاگادار بێت هەم مشکیشی جوڵە هەم جەستەشی ینی ئەتوانێت لە هەمان کاتدا دوو سوود بەدەست بهێنێ ڕاستە وەفاخان با باس لەو بکەین تا چەند گرنگە لە ڕۆی خوێندنگاکانمان گرنگی بەم هونەرە بدرێت بۆ نمونێ ما ڕۆژانە دەرزی وەرزشمان هێوانی وەرزشمان هەیە تا چەند گرنگە کە ئەم هونەرەش بەشدار بێت لە وانانی کە هەمانە ئێوە هیچ هەوڵێکتان داوە بڵێن بۆ نمونە ئەو وانانی کە هەیە لە ئێستادا وانێک لەوانەکان بکەنە کاراتی بۆ خوێندکاران بڵێ خۆی بەداخە وەرزش زۆر بێنازە لە کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەموو پارێزگاکان لە هەموو شارەکانە زۆربەی کات ئەو دەرسانی کە وانانی کە وەرزشن ئەبینین مامۆسای تر وانایە وەرەگرێت ئەنی وەک ئەوەی کە وانەیەک بێ بێسوود بێ یاخود بە هەر شێوەیە کە ئەوان والی تێگەن. بەڕای من وانی وەرزش لە یەکەم وانی هەموو ڕۆژێکا بخوێندێ زۆر باشترە بێت لەبەرەوەی وانی وەرزشەکە وا لە مناڵەکەکە بە شێوەیەکی زۆر کراوەتر لە وانەکانی تری بەردەوام بێت. ئەگەر ئێمە ئەتوانین بڵین بۆ نمونە وا لە مامۆستایان پێش هەموو شتێک وایان لێ بکەین کە ئەم هونەرە تێبگەن ئەم هونەرە چییە؟ اینجا دواتر لە بە هاوکاری بەڕێوەبەری هەر قوتابخانەیە یاخود مامۆستایەک وا بکەین کە تێکەڵ بە وەرزشەکە نەڵێن بە تایبەت چونکە لەوانەیە کات و دەرفەتی ئەوە نەبێتەوە هەرچەنە ئێمە پێمان خۆش ئەگەر وابێ بەڵام ئەگەر کات و دەرفەتی ئەوە نەبێ ئەتوانی تێکەڵ بەوانی وەرزشەکە ئەم هونەرەش لای خوێندکارەکان خۆشەویستە ڕاستە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادە بن سپاس بۆ زانیارەکانە بەڵێ سپاس بۆ وەفا نەقشبەندی ڕاهێنەری کاراتی کابە شێوەیەکی ڕاستە و خۆل لەمان وەڵا ئەزانم هەروەکو وتمان لا تەوەری دووەمماندا باس لا کاریگەریەکانی ڕاگەاندن ئەکەین لەسەر دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکان بزانین کە تا چەند کەناڵەکان و تیڤەکان بوونەتە هۆکاری دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکان لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین تا چەند یاسایەک هەیە بۆ ئەو کەناڵانەی کە پرۆگرامی بێسوود یاخود فیلمە بێسوودەکان و دراماکان پەخش ئەکەن و پێویستە چی بکرێت تا سزایان بدرێت بۆ ئەوەی کە لەم کارانیان ڕایان بگرن و بتوانن کەشتی بەسوود بۆ هاوڵاتیان پەخش بکەن لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ڕاگەاندنەکان تا چەند بوونەتە هۆکاری ئەوەی کە لە ئێستادا بەرپرس بن لەو ڕووداوانەی کە ڕوودەدات هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە کەرکووکەوە درێر دەروێش مامۆستای ڕاگەاندن باشێکی ڕاستەوخۆ لامانە مامۆستاگیان سڵاو لێبێ ئەم کاتە جداش بێ ئەمە بزانم کە سەرتا باسێک بۆ ڕاگەاندن بکەین بزانین پێناسێک بۆ ڕاگەاندن بکەین بزانین ڕاگەاندن چیە و دواتریش پرسیارەکانی تر بەردەوامی پێدەدەین. سڵاو لە جەنابتان کۆژین خان بەیانی جەنابتان باش هەر ساغ و سەلامەت بن تەندروست باش بن ئومێد دەکەم ساڵیادی دامەزراوی کەناڵی کورسات پیرۆز بێ و ئومێد دەکەم ئینشاءالله وەرزی نوێتان بە سوود بێ و سوود بەخش بێ بۆ کوردستانی خۆشەویستی ئێمە دووبارە سێبارە زۆر زۆر سپاسان دەکەم بۆ بانگێشکردنی من لە ئەم بەرنامەی جەنابتان. وڵا کۆژین خان سەراتە پێناسەی جەنابەت ئاماژەت بۆ کرد کە پێناسی ڕاگەاندن بە حەقەت پێناسە لایەنە عیلمیەکانی زۆر زۆرە لایەنە نەزەرەکانی زۆر زۆرە بەڵام من هەرچەندێ زۆر بیری لێ بکەم بۆ لە پێناسە ئەوش ئەوەیە کۆمەڵێ کێشەی سەردەمیانە هەیە کە ئێستا کەوا لە واقعی ئێمە تیاداین ئەکرێ ئەم کێشانە بکرێنە چوارچەیەکەوە لە ڕووی قیەم و ئەخلاق و نەتەوایەتی میلەتەکەمان چارەسەر بکرێن بۆ ئامرازانەی کەوا هەیە چی لە ڕووی هەواڵ چی لە ڕووی دراما چی لە ڕووی کورتەفلیم لەگەڵ واقعی ئێمە بگونجێ لەگەڵ کەرتولی ئێمە بگونجێ کەوا لەگەڵ نەتەوە و ئاین و کۆمەلگا ئێمە بگونجێ ئەمە پێناسەی منە بە حەقت بۆ ڕاگەیاندن. بەڵێ بەڵێ
مامۆستا بزانم کە ڕۆڵی ڕاگەاندن چییە و لە ئێستادا ڕاگەاندنەکان تا چەند هۆکاری دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکانن. خاتون بەنسبەت ڕاگەاندنی ئێستا ئەم سەردەمە بەڕاستی فەوزایشی زۆر گەورە هەیە لە واقعی ئێستادا، چونکە هیچ ڕاگەاندنێک لەم سەردەمەی ئێمە کە تایەتی لە کوردستانە هیچیان بەپێی چۆنەڵێ تەخطیط و استراتیجیەت کار ناکەن. ڕاگەاندنەکانی ئێمە لەگەڵ ڕێزن تەمعان بۆ باشەکانیان، ئەگەر بڵێن باشیتیانە نە ئەکید باشیتیایە، بەڵام باشەکان بە پەنجەی دەست ئەژمێردرێن. ئەگەر بڵێن کەسانی ڕاگەاندکاری باش نییە، نە کەسانی ڕاگەاندکاری باشش هەیە، ئەوش بە پەنجەی دەست ئەژمێردرێن. بەڵام ئێمە بە عموم سێرەکەین، حاصل محەسیلە وەرەگرین کە سێرەکەین بەڕاستی بەش بە حاڵی خۆم، ئەمە ڕەئی شەخسی منە، پێوەترێ فەوزایشی ئیعلامی، فەوزایشی ڕاگەاندن لەسەر ئاستی کوردستان هەیە کە بەڕاستی خەڵکی پێچەواشەکراوە، بەڕاستی خەڵک لە ڕێلابردراوە، بەڕاستی مناڵ لە ڕێدەرچووە، بەڕاستی حتا جاری وا هەیە ئەو باوکانەی کە مناڵ پەروەرداکەن ئەوانش لە ڕێلاچوونە بەهۆی ئەو فەوزا ئیعلامی کەوا هەیە لەسەر ئاستی کوردستان بەداخەوە. ینی بەڵێ مامۆستا ئەبینین لە ئێستادا کەناڵەکانی ڕاگەاندن ئەوەی بۆ ڤیو کار ئەکەن، بۆ شتی بەسوود کار ناکەن، ئەو شتە بە سوودانی کە پێشکەشیەکەن ڕۆژانە. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا مەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم بەرنامە و درامە و فیلمە بێ سوودانە پەخش بکرێت لە کەناڵەکانەوە تەنها لەبەرەوەی کە ڤیوی کەناڵەکانیان زیاد بکات؟ بەڵێ مامۆستا گوێت لێمە؟ بەڵێ جۆملێتە عفو بەڵێ بەتەکید ئەو بابەتی کە جەنابەت ئاماژەیەکەی من پێکوتم وڵاتی ئێمە بە مەزاجی ئیشەکەن، ینی مەزاجمان بە مەزاجی تاک ئیشەکە. ینی بۆ نمونە وزارەتی ڕۆشنبیریمان هەیە، وزارەتی ڕۆشنبیری لە واقعی ڕاگەاندنا لەکوێیە، لە واقعی ڕاگەاندنا لەکوێیە وزارەتی ڕۆشنبیری. بۆ نمونە نە ئەم کابینیە، نە کابینەکانی پێشووتر، نە کابینەکانی ئەوانەی پێشووترش هیچێکیان نەهاتن سیستمێک دانێن داڕێژن بۆی کەوە ڕاگەاندن بکەنە ئاستێکەوە لە ڕووی سیستمێکەوە چەند خاڵێکی سنووری بۆ دانێن بۆی کەس ناتوانێت بەکەیف خۆی بە مەزاجیات ئیشکا. کارە ساترین واقع ئەم سەردەمەی ئەمەتیین ئەوەیە کە ئەو کەسانی کە لە ناو تەلەڤیزۆنەکانە کارەکان، لە ناو فەزائیەکانە کارەکان مەزاجین، یعنی هەر شتێک بەپێی عەقلی خۆی ئەو ڕۆژێکەوە عەقلی پیا ئەشکێ بێ بیکات ئەیکا نازانێت کاریگەرەکەی چۆنە. ینی نمونەیەکت بۆ دێنمەوە ڕۆژێک هەروە وەکو نمونەیەکی زۆر هین ئیشرافمانە کردە سەر کۆمەڵی ڕادیۆ لە شاری کەرکووک، تا لە ماڵەوە دەرچووم گەشتمە ڕادیۆکە تەماشام کرد ئەو کەسێک کە لە ئیخراجە 4 جار گۆرانێکی لەدایەوە 4 جار کە کاتی گەشتمە ئەوێ پێم وتم بۆ 4 جار گۆرانەکە وتی وڵات خۆم حەزم لێتی. کەواتە یعنی لەم جۆرەمان زۆرە، ینی لە پێشکاشکارەکان لە بەڕێوەبەری تەلەڤیزۆنەکان مەزاجیاتیان هەیە، هیچ سیستمێک نییە. یعنی بۆ نمونە ئەگەر وزارەتی ڕۆشنبیری بێدان شێ مراجعەیەکی خۆی بکاتەوە پەرلەمانداری کوردستان، ئێمە هەموو کێشەکانمان لەم وڵاتە بۆتە سیاسی، یعنی حتا بەرنامەی کە باسی خواردنەکە سیاسیە، بەرنامە تەرفیهەکانمان سیاسیە، شێوازی درامەکان کە پێشکەشەکرێ سیاسیە. من زۆر پێم سەیرە وزارەتی ڕۆشنبیری لە کوێی واقعی ئەم بابەتەیە بۆ ئەم کەناڵانە. ئەم کەناڵانە تاکەی ئەم خەڵکە بەرە ئەو واقع ئەبن بە حەقەت، یعنی هەر کەس دوو کەس بێنێ لە بەرنامە تەرفیهەکانش بۆتە شەڕەکە لە شێر وەکو کوردوارێکی خۆمان ئەڵێ شەڕ بەرامبەر یەکتریەکەن. یعنی ئەمانە هەمووی کۆمەڵێ بابەتن، کۆمەڵی کێشەن بە حەقەت ئەبێ سیستم بکرێ. یعنی بۆ نمونە وڵاتی ئیمارات کە ئێمە چەنەها خەڵکمان هەیە سەردانی ئیماراتەکە، چی لە بەرپرسان بێ، لە مەسئولان بێ، لە ڕاگەاندکارەکان بێ، ئەچێ دەورە وەرەگرێ لەوێ، دەورەی ئیعلامی وەرەگرێ، مدیر تەلەڤیزۆنە کەناڵێکی زەبەلاحی بەدەسەوێ، ئەچێ لە تورکیادان شێ عەقدەکە بۆ کۆمەڵێ بابەت، بەڵام ئەزمموی ئەوان وەرناگرێت بێتەوە لەم وڵاتەی ئێمە، لەم کوردستانی ئێمە کە لە هەموو لایەنەکانەوە خەریکە ئەفلیجە بێ، بێدانشێ ئەو ئەزمونە بگەڕێنەوە بۆم خەڵکە، ئەم خەڵکە لەم کێشانە دەرکە، لەم مەشاکلانە دەرکە. بەڕاستی خەڵکمان فەوتە، خەڵکمان ئەوە هیچ لایەنی سیاسیەوە دەستی لێ بشۆ، بەڵام لەلایەنە ئیعلامیەکەشەوە
هیچ حقیقەتێک نییە چی لەسەر ئاسی نەتەوەی بیڕژێنێتی لەسەر ئاستی کۆمەڵایەتی بیڕژێنێتی لەسەر ئاستی ئاینی بیڕژێنێ هەموو شتەکان بە فەوزایەکی زۆر ئەمەش بەگەڕێتەوە ئەبێ جارێکی تر وزارەتی ڕۆژنویری بەخۆیان بچێتەوە سیستمێک و کۆمەڵێ بابەتدانێ بۆی کەوا ئەم فەوزایە نەجاتمان بێرە دەستی. بەڵێ مامۆستا با باسێک لە پرۆگرامەکان بکەین لە ئێستادا زۆرێک لە کەناڵەکان پرۆگرامی وا پێشکەشەکەن بەڕاستی شەرمە ئەگەر سێریش بکرێت باس لەوە بکەین کە کۆمەڵێک پرۆگرام هەیە تەنها بۆ شەڕ دروستکردن و دروستکردنی کەسایەتیەکان لە کوردستان بەکارەهێنرێت ئەمە بزانام کە هیچ سانسۆرێک هەیە بۆ ڕاگررتنی ئەم پرۆگرامانە یاخود کێ بەرپرسە لەمە وە لە هەمان کاتیژدا باس لەوەکەین کە ئێمە ڕۆژانە ناڵی منداڵەکانمان تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربهێنێت دەبینیت هەمان ڤیددیۆ هەمان ئەو شتانی لەناو تۆڕە کۆمەڵایەتەکان پۆست کراون دووبارە لە شاشەی تیڤەکانمانەوە ئەیان بینینەوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کۆژین خان من ئاماژەم بۆ کردوتم ئەگەر بێت و مثلەن بۆ نمونە ینی مثالێکی واقعیتر بۆ بێنم ئەگەر باوچێک ئاگای لە مناڵەکانی نەبێ واتە ئەو مناڵانە چۆن دەرەچن هەر مناڵی و بەسەر لە شێوایی دەرەچێ ئێمە کابینەیەک شوێنێکمانەیە پێوترێ وزارەتی ڕۆژنبیری ئەم وزارەتی ڕۆژنبیری ئاگای لەم واقعی ئێمە نییە نازانم یا ڕۆژانە سێ تەلەڤیزۆنەکان ناکەن ئەو برادرانی کە لە وزارەتی ڕۆژنبیری کارەکەن باشە ئەو پەرلەماندارە خۆشەویستانی کەوا ئەچن هەر شەڕی ئەواکەن لە واقعی سیاسی قسە بکەن باشەوانە مناڵەکانیان سێر تەلەڤیزۆن ناکەن دایکیان سێر تەلەڤیزۆن ناکە کچەکانیان سێر تەلەڤیزۆن ناکە باشە ئەمانە هەر بەو مشاکلانەوە هینن بۆیە باوکی ئێمە باوکی ڕاگەیاندکارەکان بەڕاستی سەرقاڵی کەیف و سەفای خۆیەتی سەرقاڵی ئەوە نی ئاگای لە مناڵەکانی بێ مناڵەکانشی چین ئەم دەستگا ڕاگەیاندانەی کەوا هەن بۆیە هەر مناڵێکش بە کەیف خۆی ئامرازەکە یعنی ئەزانی بۆ نمونە ئێمە سەچیمان لێ هاتووە ڕاگەیاندکاری کەناڵەکانی ئەم کورسانسیاتەوە بووینێتە وەکو کۆمپانیەکمان لاتەوە ڕکلام بکەین بۆ جێگایکی سیاحی مەسەن بڵێن وڵای وەرە مەسەن دوکان شوێنێکی خۆشی لێ ئاوی لێ خەڵک بابێ بۆ سەفرە سیاحە ئێمە بەرنامەکانمان بوونەتە وڵاتانی تورکیا کۆمەڵی بابەتی ترمان هەیە بۆتە وڵاتی ئێران کۆمەڵی بابەتی ترمان هەیە بۆتە وڵاتی عەربی ئەمە دراماکانمان باشە ئەنجا ئەکتەرەکانمان ئەکتەری خەڵکی ترمان خۆشەویست کردووە ئەنجا حتا ینی ئەمانە ئێمە بووینێتە ئێستا ڕاگەیاندکارەکانی ئێمە جارێتر شەڵێم لەگەڵ ڕێزم بۆ باشەکانیان بووینێتە کۆمپانیایەکی ڕیکلامی بۆ ئەو وڵاتانەی تر بۆیە دووبارە سێبارە تاکی دەکەم کاڵێم فەوزایە بەڕاستی فەوزایە لەبەر وزارەتی ڕۆشنبیری ئاگای لە منیە باشە جەنابەت باسەواکەی ئەڵەی چی قانونێکەیە بیانگرێتەوە باشە خۆی ئەسڵەن ئەمان پێناسەی ینی سنوورێکیان بۆ دانەناوە لە قانونی محکەمەش ئەوەیە یعنی مەسەڵەن تۆ ناتوانێت کەس ئەتیهام بکەی ئەگەر پێشەوە هینەکان پێ نەدابێ بەسەر خاڵەکان پێ نەدابێ مەسەڵەن بڵێ ئەم خاڵێکی سنووردارە تۆ نابێ ئیشی لەسەر بکەی ئەو کاتە کابرا دێ پێتەڵێت تۆ بە من دووە تا من بتوانم ئەو شتانە نەکەم نەخێر ئەو پێی نەوتراوە چۆن بتوانین محاسەبەیان بکەین ینی ئەمە بەڕاستی ئەمە کێشەیە جارێت ئەڵێمەوە سیستمەکان ئەبێ پێداچون بەڵێ جوان بەڵێ مامۆستا باست لە چاولێکەری کرد ئەبینین زۆربەی ئەو پرۆگرامانی لە ئێستادا هەن هەمووی لە وڵاتانی ترەوە وەرگیراون و فرکەکە و بۆچوونەکانیان وەرگیراوە ئەمە بزانم کە هیچ سانسۆرێک هەیە و هیچ ڕێگریەک هەیە لە بەرامبەر هێنانە ناوی ئەو فکرانە بۆ هەرێمی کوردستان لەوانەیە ئەو پرۆگرامانە لە وڵاتانە شیاو بێ بەڵام بۆ ئێرە و لە واقعی ئێرەیان نەگونجێت هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئێمە ئەوەمان هەیە ئەو وڵاتەی ترکە ئەو پرۆگرامانە پەخشەکە سێشت هەیە ئەساس احتیمادی کردۆ سەری وەکوتم لایانی کۆمەلگای خۆی دیراسە کردووە باشە لایانی نەتەوەی خۆی دیراسە کردووە لایانی ئاینی خۆشی دیراسە کردووە ئەو ئاینە شەرت نییە ئەگەر ئیسلامی بیان مەسیحی بیان یەهودی بێ ئەمانەی دیراسە کردووە بەرنمەیان بۆ ئەکا بۆی خزمەتی مجتمعەکەی خۆی بکە کاتێک کە تو ئەچی ئەڵێ بەرنمەیەم دەرێ کۆمپانیەکان ئەچن لەگەڵانە عەقد دەکەن لەو شتێکڵێ ئەم بەرنامە بدە بە ئێمە ئەیداتی ئەو پێی خۆشە چکە بۆ تۆ کەلتوری ئەوە گوازیتەوە تۆ ئاینی ئەوە گوازیتەوە تۆ نەتەوەی ئەوە گوازیتەوە ئەی ئەوانی خۆمان کەوتە موقعی کەوتە چۆلی عێراق هیچ نەتەوەی خۆمان کەوتە دواوە کەس ئێستا وەرە هیچێکم بۆ بێنە بە ڕاپرسیە بکەین باسی نەتەوەی لەگەڵکی ئەڵێ کام دەتەوە باسی لایانی نیشتیمانی لەگەڵ کەڵێ کام نیشتیمان باسی ئاینی لەگەڵ کێڵێ کام ئاین یعنی ئەها بە بۆنەی ئەوانەوە ئەمانە دەستدرا یعنی بۆ نمونەیەکت بۆ دێنمەوە لە زۆر واقع لە ساڵەکانی هەفتاکان بۆ نمونە درامایەکی زۆر بەسیط هەبوو ژن بە ژن باسەکراوانە لە هەشتاکان کۆتایی پێهات ژن بەژن بۆ لە واقعی خۆمانەوە مەشاکلمان هەبوو لە 1970 لەسەر مۆزوعی ژن بەژن و ئەم بابەتانە لە هەشتاکان کۆتایی پێهات بۆ خەڵک ئەوەنە کەناڵەکان ئیشیان لەسەری کرد باشە ئەو کاتەش کە دوو کەڵام هەبوو ئەو درامایی لێدایەوە ئەو تەمسیلی لێدایەوە بەڵام ئێستا لە
یعنی بۆ نمونە وای لێ هاتووە جەنابەت باسی تۆڕە کۆمەڵایەتەکان شت کرد بە حەقەت ئەوەش کارەساتێکی زۆر گەورەیە بەڵام وای لێ هاتووە ئەو کەناڵی کە ئەو درامایانە پەخشەکە بۆ چاواشەکردنی ئەم کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە لە ڕۆژانی پێنجشەم و جومعەدانان شێ واز بێنە شتێکی تر پەخشکە دێدان شێ هەل لە سفرەوە دەست پێ ئەکاتەوە ڕێک بە دوایەک ئەم ڕکلام ئەم درامایە پەخشەکاتەوە لە مێشکی خەڵکە هەتا ئەگاتەوە دەوری سەعات 12 شەو ئاخر بۆ خاتری خوا ئێوە يعني رحم بم ملته بونا كان رحم بم خلقه بونا كان ام خلقه قيمي لدسو اخلاقي لدسو ام خلقه يعني جياني مادي لدسو ام خلقه همو لا انا كان يخوي لدسدا وبالتالي كسا قورا كانج لبانا وهميان خو تشاويان هي وسير اكن بو دز بم بابا تنابن همو يخوي باستياسته ومشغول كدو وازانن بنياداني ولات اساسي ولاد لسر سياسه درسته به نخير اليرو بربرس نصر قصكي خوم حقيقه هیچ وڵاتێ لەسەر ئەساسی سیاست ناچێتە ڕێوە ئەگەر تۆ بێ کۆمەلگای خۆت چاواشەکاری بکەیت لایەن ئاینەکەت چاواشەکاری بکەیت لایەن نەتەوایەتەکەت چاواشەکاری بکەیت بەو ئیشە ڕکلامی فەوزایی کەوا هەیە لە ڕێڕاگەیاندنەوە قەت ئومێدی ئەوە نەبێت تۆ ڕۆژی ڕۆژان ناوی وڵاتێک بێنی کە پێوترێ کوردستان بە حەقەت قەت بە حیاتی نابێتە وڵاتێک کە پێوترێ کوردستان چکە بۆ تۆ نەتەوەی خۆت عادەت و عرفی خۆت لە خەڵک شاردۆتەوە قيم مبادئەکەی ئەخلاقی خۆت لە خەڵک شاردۆتەوە لایەنە خۆشی تەرفیەکەی خۆت لە خەڵک شاردۆتەوە پەلەماری بەرنامەکانی خەڵکە دەی پەرەمای بەرنامەکانی دەور و پشتە دەی پەرەمای درامەکانی دەور و پشتە دەی کەواتە تۆ چی هەتا خەڵک اعتراف پێ بکات بی بە وڵات بی بە دەوڵەت مامۆستا باست لە کێشەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کرد ئەمێ بزانم کە تۆڕە کۆمەڵایەتەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر ڕاگەیاندن و لە ئێستاشدا ئەو کەناڵانەی کە هەیە هەریەکە و پەیجی خۆیان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و خەڵکیش بوون بە ڕاگەیاندن کار و هەواڵی ناڕاز بڵاو ئەکەنەوە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە سانسۆرێک بۆ ئەمە دابنرێت والله خاتون موضوعي لزعيفي بابيض بلم لزعيفي كانال الراقاد نكان خلق بلماري او تۆڕە کۆمەڵایەتیانە ئەدا ئەگەر تۆ بەرنامەکانت بەقەوەت بێ ئەگەر تۆ کەناڵێکی بەهێز بێ ئەگەر تۆ کەناڵە شتە باشەکان بڕژێنی بۆ خەڵک باوەڕم پێ بکە خەڵک دەستپێکی زۆر کەم بچێتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵک من زۆر جار ئەبیستمەڵێ سەردەم سەردەری تۆڕە کۆمەڵایەتەکانە والله حقيقة واقع لە وڵاتەکانی تر ئەوە من پێت ئەڵێم ئەوە قەتەرە ئەوە ئیماراتە وڵاتە عەرەبیەکانە ئەوە ئێرانە ئەوە تورکیای ئەمە دراوسەکانی دەور و پشتمانە بڕۆ سێریان کە بزان چۆنی بەکاری دێنن چونکە لایەنە تەلەڤیزۆنەکانیان بەقەوەتە لایەنی تۆڕە کۆمەڵایەتەکانیان زۆر بەلاوازی خەڵک ئەیبینێ ئەمە بەشەکەی تر ئەو کەسانی کەەوە بەبێ ئەزمون مەثەڵەن ئێمە دوو هینمان هەیە بۆی غەدر لە خەڵک نەکەین دوو بەشمان هەیە لە بواری ڕاگەیاندکار ئەو کەسانی کە ئیشی ئیعلامیەکەن هەندێک خەڵکمانەیە بە ئەزمون گەشتۆتە ئەو مستەوایە کە ئیشی ڕکلامێکە ئەوە جێی دەستخۆشیە بە حەقەت چکە هەوڵی داوە چەند ساڵ کابراوتنی هەرزا خەڵک سیاسەکان بازەکڵی خەباتمان کردو ئێمە ئەو کەسەش خەباتی ئیعلامی کردەوە بۆ خۆی ئەمە حەقی خۆی دەسەقای خۆیتی بێتە پێش هەندێک خەڵکیشەیە بە ئەزمون ئەکادیمی تەواو کردووە پەیمانگا مثلا کۆلێژی تەواو کردو بێتە ئەو ڕاگەیە بەڵام هەندێک خەڵک هەیە لەو بینە نە بە ئەزمون بۆتە نە ئەزمونی ڕاگەیاندنی هەیە نە لایەنی علمێکەشی هەیە یعنی مجرد پێم باشە بەس دێک بوارێکە کارکە ئەو کەسانە بە حەقەت من نەسیحەتی ئەویانەکەم چونکە مێژوو ڕەحمیان پێ ناکە لە تاریخا دوای ناوێنێتێتە قائمەی ڕەشەوە هەرزاڵێ من پێم باشە بچێت لەگەڵ کۆمپانیایە کە عقد بکە بەس ئیشی ڕیکلام بکە ینی بەس بابەتی ڕیکلام من بەرنامەکانم بۆتە بەرنامەی ڕیکلام يعني ئەمە مشکلەکەی ئەو کەسانی کە لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمەڵی بابەت تەرویجەکەن کۆمەڵی بابەت تەسویقەکەن زۆر سەرکەوتوو ئەبن ئەگەر بچن لەگەڵ کۆمپانیاکانە عقد بکەن بەس ئیشی ڕیکلام بکەن کەواتە مامۆستا ڕیکلامش عالەمێکی خۆی هەیە بەڵێ کەواتە کۆلێژەکان و پەیمانگاکانی ڕاگەیاندن تا چەند ئەرکی خۆیانە کە ڕاگەیاندن کاری سەرکەوتوو بە ئەزمون پێ بگەێنن و پێویستە چی بکەن لە ئێستادا خۆی کۆلێژ و پەیمانگاکان ئەرکی خۆی بردوۆتە سەر چکە بۆ نمونە کە تەلەبەیەک مەسەڵەن دێتە ئەو کۆلێژە دێتە ئەو پەیمانگایە لایەنە نەزەرەکان خۆی ئەخێنێ لایەنە عەمەلەکان خۆێنە بەڵام مشکلەکە لەکوێیە ئەو تەلەبە قوربەسەری کە تەخەڕوجەکە هەمان شێوە ئەگەڕێمەوە بۆ سیستمەی کە نییە کە ئەچێ سیڤەکەی تەقدیمەکە بۆ کەناڵەکان جەنابی بەڕێوەبەر مەزاجیە ئەم شەخسەی بەدڵ نییە یان سیمای ئەم کەسەی بەدڵ نییە یان شکلی ئەم کەسەی بەدڵ نییە یان لەگەڵ هەواو ئارزوەکانی ئەو شەخصە نازولێتەوە بۆیە یەکسەر ڕەفزیە داتێ ئەچێ یەکێک دێنێ
لە جادەوە ئەیهێنێ بە حەقەت یان لە وڵاتێکی ترەوە ئەیهێنێ بۆ لەگەڵ مەزاجی ئەوە ئاجوولێتەوە لەگەڵ کەسایەتی ئەوە ئاجوولێتەوە بە هاو ئارزووی ئەوە جوولێتەوە بۆیە سێرەکەی ئەوە خاتە پێش ئەو مەجبورە و کەسێک کە تەخەڕوجی کردووە لە کۆلێژ لە پەیمانگاکان یان ئەبێ بچێ بەقاڵی بکە لەگە ڕێزم بە هەموو بەقاڵەکان یان ئەبێ بچێ لە مەطامێکا ئیشکا یان بچێ لە جگای تریشکا فبۆیە یعنی ئەها کۆلێژ چی بکە ئەو ساڵانە کۆمەڵی خەڵک تەخەڕوج پێکا بەڵام هەماشەوە ئەگەڕێ وزارتی ڕۆشنبیری نایە خاڵە ئەساسیەکان دانێ بۆ بۆ هەر دەستگایکی ئەعلامی بڵێ کاکە تۆ بە پێم معایرە نابێ خەڵک وەربگری بە پێم ستانداتە نابێ خەڵک وەربگری ئیتر کۆلێژەکان و پەیمانگاکان ئەرکی خۆیان بردووەتە سەر بەڵام ئەوە تا سیستمەکە لەم لە ئەفلیچ کراوە و کردیان تەفاوزا و لایەنە مەزاجەکانی خۆیان ئیش بۆ واقعە کۆمەلگا کەی کوردستانی ئێماکەن بەڵێ مامۆستا جیاوازیەکی ڕاگەاندنی کوردستان بکەین لەگەڵ وڵاتانی تر دوور نەڕۆین وڵاتە عەرەبیەکان کە نزیکترینن لێمانەوە ئەمە بزانام چ جیاوازیەک ئەبینێت هی ئەوان چۆنە هی ئێمە چۆنە و تا چەند ئێمە لە ڕووی ئەم جیاوازیانە و سەرکەوتوترین لەوان بڵێ هەموو حکوومەتێک ئەگەر دارەکەی دەستی بەقوت بوو بۆ دەستگا ڕاگەیاندنەکان بۆ پاڵپشتی ڕاگەیاندگارەکان بوو پاڵپشتی مؤسساتە ئیعلامیەکان بوو دڵنیا بە ئەو وڵاتە بەرەو پێشەوە ئاچێ بەڵام ئەگەر کەوتە دەست کۆمەڵێ کەسانی بێئەزمون ئەو کاتە لایەنەکە زەعیفە بێ لە وڵاتانی دراوسەکانی خۆمان هەر دەستگایکی ئیعلامی سەرکەوتوو بێ بەپێی ئەو معایرانێت تەمان تۆ کە دەی تەقدیمەکەی مەسەن تۆڵی کەناڵێکەکەمەوە بابەتێکیتەوە پرۆژەکە تەقدیمەکەی سێری ناوڕۆکی پرۆژەکەکەن ئەگەر ئەو ناوڕۆکی پرۆژەیان زۆر بەدڵ بێ یەکسەر حکوومەت دێ چیەکە ئەڵێ لە 120 ئەم پرۆژەیە حکومەت داعمیەکە بۆی کەوا باقیتری بێڵتۆ لەسەر ئەو دەستگا ئیعلامیەی کەوا ئیشی لەسەر بابەتەکە کردووە و بە قووەتی خۆی منێتەوە یارمەتیەتە هاوکاریەکە ئێمە حکوومەت بە هیچ شێوەیەک هاوکاری هیچ مؤسساتێکی ئیعلامی نەکردووە بە وزارەتی ڕۆشنبیری خۆشیەوە ئەوانەی تر هینەکانی چین دەستگا حیزبەکانن دەستگا حیزبەکانش ئەکید ئامراز و سیاسەتی خۆی هەیە بۆ ڕاگەیاندنەکان ئەوەی پێ ئەکرێ خزمەتی مەرحەلەیە لە مەرحەلەکانی سیاسەتی حیزبەکە بکە ئەمە خەڵکی ترشکەیفی خۆیەتی بەسەردێ یعنی بۆ نمونە بەبێ ناوی هەندێک شۆن جێگا بێنین هەندێک کەناڵ بێنین هەندێک کەناڵ کرایە دڵمان خۆش بوو لە سەردەمێکەوە سەر وەختێک کاوتیان وڵا ئەمانە ئەم کەناڵانە کەناڵی هینن چۆنەڵێ علاقی بە سیاست و بابەتانە لە بۆ خزمەتی خەڵکو ئەمە دوای سێرمان کرد ئەوان لە هەموو عالم سیاسەتی تر دەرچوون بەرنامەکانی ئێوان لە هەموو بەرنامەکانی خەڵکی تر خراپتر دەرچوون باشە یعنی ئەزمموی وڵاتەکانی تر حکوومەت دعمی دەستگا ڕاگەاندنەکانەکە ئەمان کەسە حیزبەکان دێن داعمیانەکەن ولا ئەخیشا حاصل محەسیلە ئەگەڕێنەوە جارێکی تر ئەڵێن واقعەکەمان ئەگاتە ئەم سەردەمێکەوە ئێمەیتین بە ئێستاوە تا 50 ساڵی ترش بەم ئەزمونەیە بڕوە ئەم واقعی ئێمە نەتەوە دوای نەتەوە قڕەکرێ بەسەریا و ناتوانین حتا هینەکانی خۆشمان لە دەسەدەین عادەت و عرفەکانی خۆشمان لە دەسەدەین بەڕاستی مامۆستا باسێک لەو کەناڵانە بکەین تایبەتن بە منداڵان ئەم کەناڵانە تا چەند توانیویانە خزمەت بە منداڵان بکەن و ئەبین ڕۆژانە لەو ئەفلام کارتۆن و بابەتە منداڵانەی کە پەخش ئەکرێت لە بینی ئەمانەیە ڕێکلامی جۆرا و جۆر ئەڕوامانە تا چەند کاریگەری لەسەر ئەو منداڵانە ئەبێت و پێویستە چۆن بن ئەم کەناڵانە تا بتوانن زیاترین سوود بە منداڵان بگەێنن لە ئێستادا بڵێ ئەمە دوو خەتی ڕێکلام کە ئەڕوا مەسەن بۆ نمونە ئەو شەریکاتانی کە ئەنێ ڕێکلام بکەن لە کەناڵەکانە ئەوە خەتێکە خەتەکەی تر ئالیەت بۆ بەرنامەی منداڵان ئێمە وەکوتم هیچ دراسەیەکمان نییە ئەوە وزارەتی پەروەردە بەڕاستی ئەوش دێتە ناو معادلەکەەوە وزارەتی پەروەردە ئەوش کەم تەرخەمە بەم بابەتە مەسەن بۆ نمونە ئەو ڕێنمایانەی کەوا لە بواری پەروەردەیە لەگەڵ واقعی منداڵانی ئێمە لە باخچەی ساوایانەوە ئەکید باخچەی منداڵانی ئێمە کاچێتە باخچەی ساوایانە ئەچێت سەرەتایی فەرقی هەیە لەگەڵ مناڵێکی ئەڵمانی کاچێتە باخچەی ساوایان و ئەچێتە سەرەتایی وزارەتی پەروەردە ئەبێ هەماهەنگ بێ لەگەڵ وزارەتی ڕۆشنبیری ئەو معایرانە بخاتە ژێردەستی وزارەتی ڕۆشنبیری بۆی ئەوەش بتوانێت ئەو ئەرکی خۆی بەکاربێن لەگەڵ دەستگا ڕاگەاندنەکانە بڵاوی کاتەوە بڵێ ئەم جۆرە ئەفلام کارتۆنانە ئەبێ بۆ کۆمەلگای ئێمە ئەم جۆرانەی تر نابێ ئەم جۆرانە مەشاکلی لێ دروستە بێ ئەم جۆرانە مەشاکل لێ دروست نابێ ئەم بابەتێکی تر داواکارم لەو شەریکات کۆمپانیانی کە ئەنێ ڕێکلام بکەن کاکە تۆ لە باتی ئەوەی کەوا مثلا $5,000 $10,000 $20,000 دیتە شەریکێکی ئیعلانی بێ ڕێکلامێکت بۆ بکە دوو ئەکتەرت بۆ دیانێ ڕێکلامت بۆ بکە کاکە تو وەرە بۆ تەلەڤیزۆنێک بڵێ من ئەوە $20,000 ئەدەم ئێوە فلان کارتۆنێک دروست بکەن
بیداتە ئەو شەریکەیە فلان کاتۆن دروست بکە لەگەڵ واقعی ئێمەیە بگونجێ ئەم خەڵکە ئەم وعیەی نییە ئەم شەریکاتانی کە دێن ئیشی ڕکلامیەکەن ئەم وعیەیان نییە دێ بیرە کاتۆڵێ من 5,000 دلار دەم بۆ نمونە ئەکتەرێک دێنم جاری وایە سەوای لێ هاتوو ئەکتەرەکانی پەنابەنە ئەکتەرەکانی دەرەوەی وڵاتش ئەگەر ئەکتەرەکان خۆمان من ئەوە باشترە چکە ئەو پارەیە دێتەوە بۆ ناو وڵاتی خۆمان بێن ئەو پارەیە کۆکەنەوە چەند ئەفلان کارتۆنێکی پێ دروستکەن لەسەر واقعی ئێمەیە بگونجێ یعنی وەختی خۆی کۆمەڵی ئەفلان کارتۆن دروست کرا لە عێراق ئێستاش خەڵک هەر باسیە کاتەوە لە ساڵ 91 بەدواوە لە دوای ئازادی ئەم کوردستانەوە چی شتێک دروستکرا بە ناوی ینی شتێکی خۆماڵی خۆمانە بێ بۆ مناڵان هیچ هەموو بەرنمەکان بەرنمەیەکی هەمان شێوە نەقلکردنە لە شۆری وڵاتێکی وڵاتێکی تێتەوە. بەڵێ سپاس مامۆستا سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز دلێر دەروێش مامۆستای ڕاگەاندن کە بەشێکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە کەرکووکەوە ئامادە بوو بەڵێ زانم ڤیدیۆکمان هەیە پزیشکێک لە ڕانیەوە باس لە نەخۆشیە پەتاوەرزیەکانەکە و چارەسەرکردنیان بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوا ببین. دیارە ئێمە وەک بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین سەر بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین هەڵمەتی هۆشیاری تەندروستیمان لەژێر ناونیشانی بە خۆپارێزی ئازیزانمان دەپارێزین دەست پێ کردووە ئەم هەڵمەتی هۆشیاریە لەلایەن وەزارەتی تەندروستی دەعم دەکرێت و لە هەردوو قەزای ڕانیە لەگەڵ قەڵازێ دەستمان بە هەڵمەتی هۆشیاری کردووە لە شێوەی تیم ئێمە 4 تیممان هەیە ڕۆژانە دەرچوونیان هەیە بۆ هەموو شار و شارۆچەکانی سنوورەکەمان و ڕێنمایی و هۆشیاری تەندروستی بڵاو دەکەنەوە سەبارەت بە پەتای کۆرۆنا کە ئەم هۆشیاری تەندروستی بریتە لە بڵاوکردنەوەی پرۆشیر و پۆستەرات و نامیلکە کە ئەمەش هەموو ئەو ڕێنمایی و خۆپارێزیانی تێدایەکەوە تایبەتە بە پەتاکە. بەڵام پێم خۆشە یەک کۆمنتێ بیدەم لەسەر بابەتەکە بۆ لایەنی پەیوەندیدار هۆشیاری تەندروستی بەڕاستی بەداخەوە هەموو جارێ کاتێککە نەخۆشیەک یا پەتایەک بڵاو دەبێتەوە ئێمە دەست دەکەین بە حملەی هەڵمەتی هوشیاری خۆی لە خۆیدا ئەمە شتێکی هەڵەیە بەڕاستی بەڕای من لەبەر ئەوەی هۆشیاری تەندروستی دەبێت پێش ئەوەی کە نەخۆشیەکە یاخود کارەساتێک ڕوو بدات ئێمە هوشیار بین سەبارەت بە بابەتەکە و لە ڕووی خۆپارێزیەوە بەرچاوڕوونیمان هەبێت بۆیە من پێشنیار دەکەم کەوا هۆشیاری تەندروستی یاخود خۆپارێزی ببرێتە ناو هۆڵەکانی خوێندن و لە خوێندنگا و لە قوتابخانەکانەوە بەڕاستی نەوەکان فێر بکرێن چۆن خۆیان دەپارێزین چونکە هۆشیاری تەندروستی هەڵمەتی هوشیاری بابەتێکە پەیوەندی بە لۆنگ لایڤەوە هەیە واتە بە درێژایی ژیان دەبێت هۆشیاری تەندروستی بەردەوام بێت و هەروەها لە ئێستادا کە بەرەوەرزی چۆن دەڵێ گۆڕانی جە و هەوا و کەشەوە دەڕۆین پەتای کۆرۆنا لەوانەیە تێکەڵ بێت لەگەڵ پەتای وەرزی ئەنفلۆنزای ئاسایی بۆیە من لێرەدا پێم خۆشە هەندێک خاڵ هەیە بیخەمە ڕوو سەبارەت بە پەتای کۆرۆنا و هەروەها ئەنفلۆنزای ئاسایی سەرەتا پێم خۆشە هەندێک خاڵە لێکچووەکان بڵێم ئەویش یەکەم خاڵ ئەوەیە کەوا ڤایرۆسی کۆرۆنا هەروە ڤایرۆسی ئەنفلۆنزا هەردووکیان تووشی یەک کۆئەندام دەبن پێی دەڵێن کۆئەندامی هەناسە خاڵێکی تر بابەتێکی تر ئەوەیە کەوا لە ڕووی نیشانەوە نیشانەکانیان زۆر نزیکن لە یەکتر بەڵام دوجار پەتای کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی چەند پشکنینێکی تایبەتەوە دەکرێت کەوا هەندێک ئامێری پێشکەوتوو هەیە پێمان دەڵێت تەشخیصی ئەو نەخۆشیمان بۆ دەگات کەوا ئەم کەسە توش بە ڤایرۆسی کۆرۆنا یان نا خاڵێکیشی تریش هەیە هەردوو نەخۆشیەکە هەردوو پەتاکە با بڵێن لە ڕێگای کۆنتاکتەوە لە ڕێگای بەرکەوتن بەو دڵۆپە پژمین و کۆکانە دەگوازرێتەوە کەوا لە کەسی توش بوو دێتە دەرەوە بەر کەسی ساغ دەکەوێت یاخود بەر ڕوویەک دەکەوێت دواتر ئەو کەسە کۆنتاکتی دەبێت لەگەڵ ئەوڕۆ یاخود لەگەڵ دەردراوەکانی ئەو کەسە خاڵی سێم ئەوەیە بەڕاستی لە ڕووی وقایەوە لە ڕووی پێوەرەکانی خۆپارێزیەوە هەردوو پەتاکە یەک پێوەری خۆپارێزیان هەیە واتە ئەو خۆپارێزێکە بۆ کۆرۆنا دەکرێت هەمان شت ئەو خۆپارێزیە مەفروزە بۆ ئەنفلۆنزای وەرزیش بکرێت بۆ نمونە بەکارهێنانی دەمامە کە زۆر گرینگە
بە تایبەتی لەم وەرزەدا کە لەوانەیە سەر لێ شێوانێک یان میزداگنۆسێک هەبێت لە نێوان هەردوو پەتاکەدا بۆ ئێمە بتوانین لێکیان جیا بکەینەوە پێویستی بە هەندێک تەشخیص و پشکنی تایبەتەیە کە پێشتر باسم کرد. بەڵام جیاوازی هەندێک جیاوازیشیان هەیە هەر پەتاکە پەتای کۆرۆنا لەگەڵ ڤایرۆسی ئەنفلەوەنزای وەرزی یەکێ لەو خاڵانە خێرایی گواستنەوەی ڤایرۆسەکەیە. بۆ نمونە پەتای وەرزی ئینکیوبیشن پیرێتی واتە ئەو فترەیەکەوە توش دەبێت ڤایرۆسەکە چێتە لە شتەوە تاوکو ئەو کاتێکەوە نیشانەکان دەردەکەی بریتە لە 3 ڕۆژ. بەڵام لە ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید 19 کە ماوەی ئینکیوبیشن پیرۆدەکەی زیاتر لە پەتای وەرزی کەمەش پێمان دەڵێت ڤایرۆسی ئەنفلۆنزای وەرزی خێراتر بڵاو دەبێتەوە. بەڵام خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە گواستنەوەی نەخۆشیەکە. لە ئەنفلۆنزای وەرزیدا عادەتەن گواستنەوەی نەخۆشیەکە لە 3 ڕۆژ یەکەم بۆ 5 ڕۆژ پێش دەرکەوتنی نیشانەکان ڤایرۆسەکە ینی دەتوانێت بگوازێتەوە کەسی ساخت توش بکات. بەڵام لە کەسی کە تووشی پەتای کۆرۆنا بێت ڤایرۆسەکە دەگوازرێتەوە لە ماوەی 24 بۆ 48 سعات پێش دەرکەوتنی نیشانەکان. هەروە هەندێک خاڵی تریشەیە کە بەلای منەوە زۆر گرنگە ئەنفلەوەنزای وەرزی کە بە پەتای وەرزی ناسراوە ئاسایی زیاتر لە مناڵاندا دەردەکەوێت بە تایبەتی لەم وەرزەدا کە ڕێژەی توش بوون لە مناڵاندا وردە وردە بەرز دەبێتەوە کە بە بەرچاو زیاتر هەستی پێ دەکەین کەوا ئەوە ئەنفلەوەنزای وەرزیە. بەڵام لە کۆڤید 19دا لە ڤایرۆسی کۆرۆنادا منداڵان بەعکسەوە کەمتر توش دەبن لە تەمەنی 1 ساڵی تا 90 ساڵی ئەم تەمەنە کەمتر توش دەبن لە ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید 19 هەرچەندە نیشانەکانیان زۆر لە یەکتری نزیکە بەڕاستی بەڵام توندی توشبوونیان بە ڤایرۆسەکە جیاوازە. بۆ نمونە لە ڤایرۆسی کۆرۆنا کە بە کۆڤید 19 ناسراوە لە 80 حاڵەتەکان سووکن واتە کەیسەکان بە سوچی پەتاکە دەگرن بەڵام لە 15یان تونتر واتە قورستر تووشی پەتاکە دەکە و نیشانەکانیشان لێ دەردەکەوێت. ئەوەی کە دەمێنێتەوە لە 5یان پێویستیان بە داخلبوون و هەروە بە چاودێری پزیشکی هەیە لە 5یان پێویستیان بەوە هەیە کەوا لەژێر ئۆکسجین دابن. هەروە هەموو ئەو کەسانی کە تووشی ئەنفلەوەنزای وەرزی دەبن بە قورسی و توندی دەیگرن چێن بریتین وەک پێش باس کرد مناڵان ئافرەتی دووگیان هەروە ئەوانەی کەوا بەتەمەنن هەروە ئەو کەسانەی کەوا نەخۆشیێکی درێژخایانیان لەگەڵا. بەڵام لە پەتای کۆرۆنا لە کۆڤید 19 زیاتر ئەو کەسانە کەوا لە تەمەنیان بەرەوسەرەیە یاخود میدیکیشن کۆندیشنیشیان هەیە یاخود هەند دەرمانی درێژخایان بەکاردێن نەخۆشی درێژخایانیان هەیە وەک زەخت و شەکرە و هەندێک لە نەخۆشیەکانی تر ئەمانە بەتونتر تووشی پەتای کۆرۆنا کۆڤید 19 دەبن و ئاستی هەروە ڕێژەی چارەسەرکردنیان تۆزە زەحمەتە. هەروەها ئەگەر بێت باسی ڕێژەی مردن بکەین لە پەتای کۆرۆنا یاخود لەگەڵ پەتای ئەنفلەوەنزای وەرزی پێویستە ڕاستێکی بیزانین ڕێژەی مردن لە پەتای ئەنفلەوەنزا زۆر کەمە لە پەتای وەرزیاواتە زۆر کەمە کە لەم وەرزەدا وردە وردە بەرە ئەوە دەچینکەوە پەتای ئەنفلەوەنزای ئاسایی ڕێژەی زیاد بێت 0.1 لە 100 کەمەش ڕێژەیەکی کەمە مردن لە چاو پەتای کۆرۆنا کۆڤید 19 کەوا ڕێژەکەی دەگات بۆ لە 3 بۆ 4 بە پێی ئەو گایدلاینانەی کە WHO دیاری کردووە. خاڵەشی تر ئەوەیە کەوا ئێمە بۆ جیاوازی بۆ جیاکردنەوەی پەتای ئەنفلەوەنزای وەرزی لەگەڵ کۆڤید 19 لە ئێستادا تەنها تەشخیسەکانە و تەنها ئەو فحس پشکنیانەیە کەوا لەلایەن پزیشکی پسپۆرەوە ئیحالەی سنتەرەکان دەکرێت بۆی بتوانین کۆنفێرمیشنی ئەو حاڵتە بکەین بزانین ئایا ئەنفلەوەنزای وەرزێ یاخود ئەنفلەوەنزای ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید 19 بۆیە لە ڕووی خۆپارێزیەوە بەڕاستی کە ئێستا من ڕێنمایی هەوڵاتیان دەکەم کەوا خۆیان بپارێزن لە شوێنە قەرەباڵەکان و هەروەها ماسک بەکاربێنن هەروەها سەردانی ئەو شوێنانە نەکەن کەوا ئەگەری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی تێدا بەربڵاوە. بۆیە
ئێمە وەک بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی سەر بە بەڕێوەتی گەشتی تەندروستی ڕاپەڕین ڕێنمای هاوڵاتیان دەکەین کەوا لەگەڵ بەرزبوونەوەی ئەم پەتایە هیچ خۆیان قەلەق نەکەن و نەترسێن و ئەمە بە شتێکی ئاسایی وەربگرن چونکە لە زۆربەی کاتدا ئاماژەمان پێکردووە یاخود تێبینیەوەمان کرد کە ئەو کەسانەی کەوا قەلەقن یا ترسیان هەیە لە پەتاکە بە قورسی دەگرن و هەروە لەوانەیە هۆکارێکیش بێ بۆ ئەوەی کەوا وەزئی تەندروستیان بەرەو خراپتر بڕوات. دیارە من پێم باشە شتێکی کەش بڵم ئێمە بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین سەر بە بەڕێوەبەراتی گەشتی تەندروستی ڕاپەڕین ڕۆژانە ئێمە پێشتریش هۆشیاری تەندروستی و هەڵمەتی هۆشیاری تەندروستی لە سنوورەکەدا بەردەوام هەڵمەتی هۆشیاریمان هەبووە نەک بۆ پەتای کۆرۆنا بۆ هەموو نەخۆشی و هەموو ئەو پێشاتانەی کەوا ڕووی لە سنوورەکەمان کردووە. بۆیە پێم باشە کەوا هاوڵاتیان زیاتر گرنگی بە خۆپاراستن بدەن زیاتر ئەو ڕێنمایانەی جێبەجێ بکەن کەوا لە بەڕێوەبەراتی خۆپارێزیەکان یاخود لەو لایەنەوە دەرچێت کەوا سەر بە بەڕێوەبەراتی خۆپاراستن. بۆیە هاوکاری هاوڵاتیان بە خۆپاراستنیان هەروە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان ئێمە وا دەکەین کەوا کۆمەڵگایەکی تەندروست لە داهاتوودا بەرهەم بێنین و کۆمەڵگایەکەوە پێشکەوتنی وڵاتەکەمان بە ڕووی وڵاتانی تر شانبەشانی ئەوان بسەلمێنین کەوا ئێمە سیستەمی تەندروستیمان سیستەمێکی پێرفێکتە هیچمان کەمتر نییە بەعکسەوە دەتوانین شانبەشانی وڵاتانی کەش هەنگاوەکانی خۆپارێزی و هەروەها چارەسەری بەرەو پێش بین و هیوادارشم هیچ کەسێک پێویستی بە چارەسەر نەبێت هەموو لایەک تەندروست بن. بەڵێزانم لەگەڵتان بەردەوامی هەروەکو وتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لە دوو کتێبی وەرگێڕاوەکەین و وەرگێڕێک لەلامانە ئەمڕۆ ئێمە باس لەو دوو کتێباکەین زین ئەو دوو کتێبە لە چی پێک هاتوون و تا چەند گرنگە ئێمە خۆمان چارەسەری خۆمان بکەین لە کاتی بوونی هەر نەخۆشیەکدا بەدەر لەوەی کە دەرمانە کیمیایەکان بەکاربهێنین ئەمان بزانین کە ئامۆژگاری ئەم وەرگێڕە چییە بۆ پێی کە ئەم کتێبانەی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بۆ ئێمە بۆ ئەوی کە بتوانین ڕۆژانە ئەو شتانە بخۆین کە سوودی هەیە بۆمان هەر بۆ مەبەستەش بەڕێز ناسر عومەر وەرگێڕ و شارەزا لابواری سیستەمی لەش ساغی سروشتی باشەیەکی ڕاستەخۆ لامانە کاک ناسر سڵاو لێوێ و بەیانیت باش بێت. دەستان خۆش بێ لە خزمەتان. سپاس دەکەم بەخێراتی. کاک ناسر با سەرتا واسێک لە کتێبەکانی بەڕێزت بکەین زین خاوەنی چەند کتێبی کە وەرگێڕا بێت سەر زمانی کوردی. ئەوەی ڕاست بێ لە سەرەتای دەستپێکردن بەکاری وەرگێڕان لەم بوارەدا کارم نەکردووە. بەڵام تێکرا لە کتێبەکان کە حسێبی کە نزیکەی 25 بۆ 30 کتێبە بێکەوەرم گێڕاوەتە سەر زمانی کوردی بەڵام ئەوەی لە بواری لە ساغیدایە نزیکەی 9 کتێب وەرم گێڕاوە کە 5یان ئێستا چاپ کراوە 3یان ئێستا لە چاپخانەیە و چاڕوانی چاپکردنە کە هەمویان لە چوارچێوەی سیستمی لە ساغی سروشتی داخۆیان دەبینەوە. ینی کتێبەکان ڕاستە هەریەکەی باز لە بابەتێکی دیاریکرااو دەکات بەڵام بە کۆی گشتی خۆی لە چوارچێوەی سیستمی لە ساغی سروشتیدا دەبینێتەوە کە کرێ پرسیاری بکەین لی سیستمی لە ساغی سروشتی چییە؟ دەکرێت ئاوە پێناسەیەکی کورد و خۆماڵیانە بۆ سیستمی لە ساغی سروشتی بکەین کەویش ئەوەیە مرۆڤ بتوانێت لە ڕێی هەموو پێکاتە سروشتەکان کە لە خۆراک و هەناسە و خەو ئەمانەیە بێ ئەوەی کە پەنابەرێتە بەرمادەیەکی کیمیایی یا بەرنەشتەرگەریەک یا بەرکارێک کە لە دەستکردی مرۆڤە خۆی پێ چارەسەر بکات چونگە لەش خۆی خاوەن سیستمێکی خۆ چارەسەریە کە ئەگەر ئێمە پشووی پێ بدەین و مادە پێویستەکانی پێ بدەین خۆی ئەتوانێت خۆی چارەسەر بکە خۆی ئەتوانێت هەموو ئەو کێشانی کە تایە دروست بووە چارەسەریان بکە ئەو زمانی لە ناو دەرەوە تایە دروست بووە ساڕژیان بکاتەوە بۆیە ئەگەر ئێمە ئەمڕۆ دەمەوێت لە چوارچێوی حتا قسەکردن لەو دوو کتێبە بازەوە بکەین ئێمەی مرۆڤ ئەبێ ئەو ئیمانەمان بە توانای چارەسەری لەش بۆ بگەڕێتەوە ئەو کاتەیە کە ئەتوانین لە بەرابر نەخۆشیەکاندا زۆر خۆڕاگرانە زۆر ئاسانتر تیان پڕێنین و ئەتوانین ئەگەر نەخۆشنین نەخۆش نەکەوین ئەگەر نەخۆشیشین وردەوە لە خۆمان چارەسەرکەین. مامۆستا ئەمێ بزانم کە تا چەند خەڵکی ئێمە ئەو ڕۆشنبیریەی هەیە کە ئەو شتانەی بە سوودن بیاخوا ڕۆژانە و ژەمەکانی ڕێک بخاتەوە پێویستە چی بخوات ئەو کەسە تا بتوانێت سیستمێکی بەرگری سروشتی بۆ خۆی دروست بکات. دەبێ بڵم مخابن
خەڵکی ئەمڕۆی نەک ئێمە لەسەر ئاسی جیهانیش لە زۆر شوێنی کە ئاماژەم بۆدا بووینە خەڵکێکی ڕێکلامی لە ڕێکلامەکانە چیمان پێوترێ ڕێک بە جۆرەی ڕێکلامەکان ئەەکەین پێمان وایە ئەوەی لە ڕێکلامەکانەوە لە بەرژەوەندی خۆیان دەیکن لە قازانجی ئێمە نا ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ شتە ئەساسیەکان کە ئەتوانێت بەرگری لەش بەهێز بکە و لە بەرابەر زۆربەی نەخۆشیەکاندا یەک لەوان کە ئێسێ پێ و گیرۆدیم کۆڕۆنا دەتوانێت زۆر دەورێکی باڵای هەبێ ئاماژت بۆدا کەچی بخورێ قسەی ئەساسی ئێمە لە چوارچەوەی سیستمی لەش ساغی سروشتیدا ئەوەیە کە دەبێت کەڵک لە مادە سروشتەکانی وەرگیرێت ئەو مادانەی کە ببێ دەستکاری مرۆڤ دێتە بەردەمی تۆ سوول لەوانە ببینی ئێمە دەبێت دوورکەوینەوە جارێ بامە بڵێن هەموو کەس کە قساکە چی بخۆم یەکەم پرسیار دەبێت لەم حاڵتەیە بخۆی چی نەخۆم ئەسەن ئایا خواردنی ئەوەی کە ئێمە ئەوەندە بیرلێکەکەینەوە پێویستە خواردن بۆ ئەوەندە پێویستە تۆ وزەیەکرد تێدا بێ کارەکان ڕۆژانت بکەی وە لەشی بتوانێت کار ئەساسیەکانی خۆی بکات کەما کرێت لە ڕێگەی خواردنی مادە سروشتەکان و بەڕێژەیەکی کەمیشە بەڕێژەی کەم لە مادە خواردنەکە سروشتەکان بەکاربیێنی ئەم وزە پێویستە بۆ دابین ببێ چونکە مادەی سروشتی خۆی ژیانی تایە هەمووی وزەیە وە کەمترین وزەشی دەوێت بۆ هەرزکردن و بۆ هەڵمژین و بۆکردنە دەرەوە هەموو مادە دەستکردەکانی دیکە یا ئەو مادانی کە بە ئاگر لێندرێن ئەمانە کەس نەجەستەوە وزەیەکی ئێجگا زۆری ئەوێ تاوکوی هەرز دەبن تاوکوی هەڵدەمژرێن و تاوکوی کرێنە دەروانێ چۆن ئەم سیستمە کە لە دەمەوە دەست پێکاوتی کەڵکردن بەلیکی دەم و لە ناو مەعیدە و دوجار چوونە ناوڕی خۆرۆلێ و دەرکردنەکە ئەمە پێوتێ سیستمی هەرست وەم کار دەبێت لە دەمەوە دەست پێ بکات کاتە بێ فێربین ئێمە چی نەخۆین پێش ئەوەی کە چی بخۆین زۆر گرینگە دەبێت ئەو مادانی کە دەستکردی مرۆڤن واتەکە دەستکاریان ئەکرێ مادەی حافزایان تێکرێ بە ئاگری حتا دروست دەکرێت ئەگەر بکرێت ئەوە بکەینا چۆمە تۆزی قرسەکە و تەنها مادە سروشتەکان خۆی بەڵام زۆر کەسێ ئەمەی تاقی کردوتەوە زۆر کەس سەرساسی نە لە پەنامانە لە وڵاتی ئێراندا هەیە کەسانێکمانە 26 ساڵە تەنها میوە خۆرە شتەکانی دیکەش نانخوات 40 ساڵە ڕوەک خۆرە 40 ساڵە زندە خۆرە لەم پارەشدا کارێکی زۆریان کردەوە نەخۆشانێکی ئێجگا زۆر تەندروستیان بۆ گەڕاوەتەوە و بوونە کەسانێکی دیکە ئەتوانم بڵێم ئەو کەسی پێشویان مردووە چۆن لە هەموو ڕوویەکەوە خۆراک سیستمی خۆراکی کار لە تۆکە ڕووی دەروونەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی معاناتەوە لە ڕووی تەندروستی ئیلاخین دەکا بە کەسێکی دیکە کەسێکی پۆزیتیڤ کەسێکی بەدە دەڵێ ئەرێنی و چالاک بۆ کارە هەموو کارێک کە لە کۆمەلگادا ڕوبەرەوە بێ کە باشتر ئەنجامیان بدەین وزەیەکی باشیش بۆ ئەگەڕێتەوە بێگومان مامۆستا پێم خۆشە لە ناو کتێبەکانت ئاماژە بە 2 کتێب بدەین کە بەڕێستان وەرتان گێڕاتە سەر زمانی کوردی ئەمەیان معجیزەی ترێ لە چارەسەرکردنی شێرپەنجە و نەخۆشیەکانی تر ئەمە بزانم ترێت چه معجیزەیەکی تایە کە ئەبێتە هۆکاری چارەسەرکردنی ئەم نەخۆشیە ترسناکانی کە لە ئێستادا هەن قسەی ئێمە لەمڕۆ لەسەر معجزەی ترەیە ئەجینا هەموو میوەکان معجزن تۆ خورمان پێم بڵێ معجزە نییە هەنجیر پێم بڵێ معجزە نییە لیمۆ پێم بڵێ معجزە نیە هەر یەک لە میوەکان بۆ خۆیان معجزن چونکە دەستکردی سروشتن خوداکردن ئەو پێک هاتانەی کە پێویستە بۆ لەش لەناو هەر یەک لە میوانەدا بە ڕێژەیەکی دیاریکراوی خۆی تێدایە ئەنی وەک پێویست دەنێو ئەودا پێکاتەکەی تێکەڵاو بووە ئێسێک ئاماژەت بە ترێ کرد کاری ترێ لە لەشدا بەر لە هەموو شتێک پاکردنەوەی لەش لەو خەڵتە و پڵتانی کەتیایەتی ترێکە دیاری کراوە چ جۆرێک بێ ڕەش بێت سپی بێت ئەچمە سەر ئەوە لە چوارچەوەی ڕژیمی ترێدا کە لە کتێبەکەدا باز دەکرێت باز لەوە دەکا بە پێی نەخۆشیەکان ڕۆژەکانت بۆ دیارریەکە لە هەفتەیەکەوە بۆ 6 هەفتە تۆ تەنا ترێ خۆی لە هەفتەیەکەوە بۆ 6 هەفتە یعنی لە هەفتەیە کەمتر نییە و لە 6 هەفتە زیاتر نیە بۆ چارەسەری نەخۆشیەکان و لەو ماوەدا لە نیو کیلۆ بۆ 2 کیلۆ ڕۆژانە تۆ ترێ خۆیت لە نیو کیلۆ بۆ 2 کیلۆ ناڵم دەبێت حتمما نیو کیلۆ یا 2 کیلۆ لە نێوان ئەم دواندا چەندت پێخورە بەیانیان کە هەڵدەستیت ئەتو ئاوی ترێکە دەگوشیت دوو پەرداغ لە ئاوی تێکە ئەخۆی بۆ ئەوەی کەڕی خۆڵە و ماعیدە و ئەمانە بخۆی مهیا بێ بۆی کە لە دوای 2 ساعات کە برسید بوو ئەم کاتە دەست بە خۆراکێسەکەی کە هەر بە ترێ خورێ هیچیکەی تێدانێت تەنا ترێ بۆچی ترێ ئەتوانێت چارەسەری زۆربەی نەخۆشیەکان بکات چونکە لە ناو کتێبەکە لە لاپەڕی 127 تا پێکاتەکانی تری تایە کە پێت ئەڵێ خۆی یەک دەرمانخانەی سروشتیە هەموو ئەو پێکاتانی کە پێویستە بۆ لەش کە ئەوەڵن پشووی پێدا ئەنی کە تۆ کە تاکخۆرەبی لێرەکانە کە تەنە ترێ خۆی مادەی دیکەی تێکەڵاو ناکەی بۆ هەرزکردن و هەڵمژین و کردنەدەرەوەی پێویستی زۆر بە هیلاکبوون نیە وزەی زۆر کەم ئەوێ لەگەڵ ئەوەشدا ئەو مادانی خۆش هەرزن ئەو مادانی کەمترین وزەی ئەوێ بۆ ئەوەی کە هەز بگەرە لەشە ئۆکسیژنی کەمتریشی ئەوێ
کە ئۆکسیژنی کەمتریویست ئۆکسیژن دەگەڕێتەوە بخانەکان کە یەکێک لە پێویستیەکانی لە ئۆکسیژنە کە لە کتێبەکەی دیکامەژێت پێکەین دوایی بۆیە لە ناو ترێدا مەسەن کە باز نەخۆشی شێرپەنجە کە چۆن نووسراوە مۆجزەی ترێ لە چارەسەری شێرپەنجە و نەخۆشیەکانی تردا دەرکەوتووە ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجیان هەیە مادەیەکی کانزایی لە لەشی ئەواندا کەمە کە پێی کوتێ پۆتاسیۆم لە ترێدا لە 11.8 لە ناوتێدا پۆتاسیۆمە لەگەڵ ئەوەدا پۆتاسیۆم بە تەنها کاریگەر نیە لەوەی کە تۆ تەنها ئەو بخۆی بۆی کە لەشە چارەسەرکە بەڵکو هەندێک مادەی کانزایی ئۆرگانی دیکەی کە پێکەوە دەبێت لە لەشدا کارلێک بکەن تاوەکوونێ بتوانێت لەش هەڵی مژێ و کاری پێ بکات کاتە مامۆستا ئاماژەت بەوە کرد ئەو کەسانەی کە ئەیانێت چارەسەری خۆیان بکەن یاخۆت سوود لەمە ببینن ئەبێت ڕۆژانە لە نێوان 1 کیلۆ بۆ 2 کیلۆ ترێ بخۆن ئەمە بزانم کە بەدەر لەوە ئەتوان خۆراکی تر بخۆن یاخۆت تەنها ترێ کە پێت ئەڵێ مۆجزەی ترێ لە چارەسەری شێرپەنجە و نەخۆشیەکانی تێدا ماوەکەت بۆ دیاری ئەکات تەنها لەو ماوەدا بەست تۆ هیچی کە ناخۆی جیا لە ترێ تەنها ترێ بە ئەوەش بڵێن حتا ئەو دایکانی کە مناڵیان هەیە و مناڵەکانیان تووشی بەدخۆراکی بوون وە نیانە شیریان بدەنی خۆیان شیریان کەمە ئەتوانن بە فرێشی لە کاتی خۆیدا ئێستێ ئاو ترێکە بگرن و بیکەنە ناو هین و مەمە شیرەکانی بدەن بە مناڵەکانیان چونگە پێکاتەی ترێ پێکاتەی کیمیایی کاری ترێ ئاینەن پێکاتەی شیری دایک وایە بە هەندێک جیاوازی زۆر کەمەوە یعنی هەموو پێکاتانی لە شیری دایکە هەیە لە ناو ترێشدا هەیە بۆ مناڵێکە بیخوا بۆیە تۆ لەو کاتیان نابشتێکی دیکەی لەگەڵ بخۆی ترێ بەڵام یەک مەرج هەیە خۆی بەدە دەڵێ نووسەرەکە کە هەمووی پزیشکە هەم چارەسەری توش بووی شێرپەنجەیە لەو ڕێگایەوە و هەوڵێکی زۆری داوە تاوەکوونی لەسەر ئاستی ناوەند علیمیەکانی لێوەرد بگیرێت کە دوجار لێ وەرگیراوە باز لەوە کات بە حکمی ئەوەی کە ترێ مادەی کانزایی زۆر بەهێزیتیایە ئاسن و ئیلە ئاخر کە پێش ئەوەی دەستکەی بەڕژیمی ترێکە 3 ڕۆژ بۆ هەفتەیەک ڕۆژووی ئاو بگری ئەنی هیچ شتێک نەخۆی تەنها ئاو بۆی ئەو ژەهر و مادە هین بنیشت و خراپانی ناولش بتوێتەوە نابێت لە کاتەوەی تەنها ئاو بخوایە تەنها ترێ بخوات ئەوڕم بۆ ترێکە برسین نابێت چونکە ترێم و مادە پێخۆرەکانی تیان مەگەر ئەوەی ئێمە فێر بوو بێتی شتێک بخۆین خومان بە شتێکەوە گرت پێ ئەگەر بمانەوێت چارەسەر بێت دەبێت بەسەرم خۆیان زاڵ ئەبێ من بتوانین شتێک نەخۆین تا شتێکی باشترمان دەستکەوێت ڕاستە کەم بە تۆڵم نابێ ئەم خواردانە بخۆی ئەبێشتێکی باشترم بە تۆ پێبێت تا بتوانم تەحملیەوە کەم نەیخۆم چونکە ئێمە وا ڕاهاتوین تەنها بڵێن چی بخۆین پرسیارەکان سێر ئەوەیە ئەی لەگەڵەوەیە چی بخۆین چی ناخۆین بەڕاستیەکێک لە پرسیارە سەرچەکان ئەوەی بامە فێربین چی نەخۆین چونکە خۆی نەخواردن کە لە زۆربەی ئاینەکانیدا پێوتێ ڕۆژوو یەکێک لە ڕێگا چارەسەریەکانە ئێستا کە باسی ڕژیمی ترەکەین چونکە ئەو نووسەرە پێت ئەڵێ کە دکتۆریشە پێ دەڵێ بۆ ئەوەی کالێکی مادە بەهێز ئۆرگانیەکانی ناوترێ کالەکەی خێرانە بێت لەگەڵ ئەو مادە نائۆرگانیانی لە ناو لەشی تۆیان نیشتووە وەکو کلس و چەوری و مادەژەرەکانی ناولەشت کە لە شوێنە جیاجیەکانی لە شتان نیشتووە کەم ڕێگەی خۆراکەەوە هەناسەی پیس و ژاوژاو هەمومانە واکەن کە تۆ لە ناو لەشی تۆدا هەم خەڵتە دروست بێژە هەر دروست بێت چەوری دروست بێ ئەمان بۆ ئەوەی ئەم کالێکە قورسە تۆ هیلاک نەکە چونگە کە ترێ ئەخۆی هیچێ لە مادە توێنەرەوەکانە ترێ مادێکی توێنەرەوەی مادەی توێنەرەوەی ئەو شتە خەڵتۆ پڵتۆڕقانی ناو لەشت کە تووشی بووی کلسەکان کە ئەژنۆکانتی گرتووە کە جوگەکانتی گرتووە ئەوانە ئەتوێنێتەوە یێنێتەوە ناو سووری خوێن کە هاتەوە ناو سووری خوێن تووشی هەندێک مزاعفات دەکات هەندێک کاردانەوە کە ناوێنراوە لە سیستمی لە ساغی سوشتیدا ناوێنراوە کاردانی و شفابەخشی کاردانی و شفابەخشی بۆ مانایە هەتا هەموو میوە سروشتەکان بەتایبەت کە ترێ ئەو هەندێک لەو مادەکان زیاد بێزانیتە نەخۆشیە نووسەکانی شل لێ دێنێتەوە ژان زندویان نکاتەوە ئەوانەی ئێمە لە ڕێی دەرمانە کیمیایەکانەوە ماکو چەپاندومانن هەموو کەس باز بزانێ هیچ دەرمانێکی کیمیایی چارەسەری هیچ نەخۆشی بکە تەنها سەرپۆش بەسەر نەخۆشیەکانە دانێ وای چەپێنێتەوە ناو لەش تا لە شوێنێکی دیکەوە بە شێوەیەکی خراپتر تووشتکە بەڵام کە مادەی سروشتیە خۆی ئێستا کە باز دەترێکن کە ترێ دەخۆیت ئەو شوێنانی کە نەخۆش بوون پێشتر ئەمانە زندووە کاتەوە وە لەشدایان دێنێ ئەتۆ هەست بەو ئازارانە دەکەیتەوە جارێکی دیکە بۆ ئەوەی کە لە لەشت بێتەوە دەر کاردانەوەی سروشتی لەش لە بەرابەر نەخۆشیەکاندا خۆی کاردانەوە نوێنێ بەڵامم کە مادەی کیمیایی تێەکەین ناهێڵین کاردانە سروشتەکانی لێشکاری خۆی پرۆسەکەی تێی بکاتەوە کوونێ لەش ساخ بکاتەوە مادە کیمیاکان خۆیان ژەهرن کاچێتە لەشەوە لەش سووری سروشتی خۆیان پرۆسی سروشتی خۆی بۆ چارەسەری نەخۆشیەکان دەوەستێنێ بۆ چونکە دەبێت بەرەنگاری مادەیەکی ژەهری بەهێزتر بێت کە تۆ وەکو دەرمان تێت کردو بۆیە دەڵێت دەبێت 3 ڕۆژ بۆ هەفتەیەک بە ڕۆژوبی بۆی ئەم مادانە بتوێنەوە
لە لەش بکرێنە دەروە کارلێک لەگەڵ مادە ئۆرگانیەکانی ناوترێ نەکەن کە زیاتر لاکت کرد. مامۆستا پێم خۆشە بزانین جۆرەکانی ترێ کامانەیان بێ بخورێت لە هەمان کاتیشدا باسێک لەوە بکەین کە ئەوانەی کە ترێ ئەخۆن ئەو نیشانانە چییە کە لە ماوەی بەڕۆژوبوون بە ترێ تیانە دەرەکەوێت بۆ ئەوی کە بزان ئەمە نیشانەی ئەوەیە کە تریان خواردووە وایان لێ هاتووە. لە ڕژیمی ترێدا هەر چەشنە ترێک بخۆی زۆر ئاساییە بەڵام لە کتێبەکە باز لەوە ناکەم لە زۆر سەرچاوی دیکە کە خوێندومەتەوە و لای خۆشمان ئەو تریانە هەن ترەیەک گۆشتن بێت واتە ئاودار بێت پێستی ناسک بێت و ناوچیشی کەم بێت و ناوچیشی کەم بێت کە لە لای ئێمە هەم ترێ کشمیشێکی زۆر باش هەیە هەم ترێ ڕەژمێری هەیە هەم ترێ سەرقوڵکە هەیە هەم ترێ تایفی هەموو ئەم تریانە بۆیە تێگرای ترێکان با بخورێت چونگە لێ خودی ئەو مادەکان زایان و ڤیتامینانەی کە لە ناو ترێدا هەیە بە ڕێژەی جیاوازتیایەتی ئەگەر لە هەموو ترێکان بخۆین دەتوانانی سوود لە هەموو ئەو مادانە ترێکانە بخۆین. مێوژ و ئەوانە چی؟ کشمیش و مێوش لە کتێبەکەش ئاماژەی پێداوە هەڕێک لە کتێبەکە بازەکرێ ئەکرێ بەکاری بێنین بەڵام کام کشمیش و کام مێوش نەک ئەو کشمیش و مێوژەی کە بە حکمی مادەی کیمیایی هەڵگیراوە وشک کراوە. ئێمە لە زوودا لە لای خۆمان خەڵک کە ئەم مادە کیمیانێک و تێزاب وایە تێکەی هەڵە کێشی ئەوە نەبوو خەڵک دەهاتن شەهینیان بۆ ئۆکڵان خۆڵمێشیان بۆ ئۆکڵان توای کە ئاوەکە ئەزرینگایەوە هێشوەتیەکان بەگەر گەرمە ئاخسە ناو ئەوە دەریان دێنایەوە کە مادێکی سروشتیە بەڵام ئێسێ مادەی کیمیایی تێکەوێنە دەروانێت بەو شەرتەی کشمیش و ترێکەت مادەی کیمیایی تیانە بێت خۆی وشکرا بێت وەکو ترێ حسێبە بەڵام ئەوەندەیە کەم چونگە وشکە تۆزی هەرزکردنەکەی قورسرە ئەگینامان سوودی هەیە. مامۆستا بێنە سەر کتێبی دوامەت باس لە هەناسەی قوڵەکات لە کاریگەری لایەتی و تەمەند درێژی ئەمە بزانام ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر خودی کەسەکان بەر لە هەموو شتی ئاماژەوە بین کە خۆراکی ئەسڵی لەش خۆراکی سەرەکی لەش ئۆکسیژنە کە ئێمە زۆر بە کەمی نەڕۆشنبیرێکی ئەو تۆمان هەم لەسەر سیستمی خۆراکی هەیە هەم لەسەر هەناسەی قوڵ بەڵام شکرێستێ لە هەرێمی ئێمەشدا ناوەندەکانی یۆگا کراونەوە کە یەکێک لە کارەکانیوان کارکردن لەسەر هەناسەی قوڵ هەناسەی قوڵ لە ناو هەوادا بە تایبەت لە بەرەبەیاندا لە بەرەبەیاندا مادەیەکە پێوتێ پڕانە لە یۆگادا پێوتە پڕانە لە سیستمی پزیشکی کۆنی سنەتی چیندا پێوتە چی کاکرێمە پێی بڵێن شیلەی ژیان لە ناو هەوادا لە ئۆکسیژندا شیلەی ژیان هەیە کە لە بەرەبەیاندا و کاتەی ئێستێ خۆت بە تەواوی دەرنەکەوت و ئەو کاتە زیاترە لە کاتەکانی دیکە هەموو خانەکانی لەش بۆ کارەکانی خۆیان پێویستیان بە ئۆکسیژنە. کتێبەکەش ئاماژە بۆوەکە نووسری کتێبەکە لە تەمەنی 104 ساڵیا کتێبەکەی نووسیوە یعنی ئەزمموی 104 ساڵ تەمەنیەتی خۆشی پزیشکە لە ساتەوەختی لە دایکبوونیەوە تا تەمەنی 6 ساڵی نەخۆش بووە بە زۆر ڕێگا گەڕاوە تا بتوانێت خۆی چارەسەر بکە هیلاک بووە ئازاری زۆر چەشتووە ئیتر لە 6 ساڵیەوە گەرچی هەموو ڕێگاکانی کە تاقیکاتەوە ئەمەی لە هەمویان پێ باشترە واتە هەڵمژینی هەناسەی قوڵ بەو شێوازەی ئەو باسی دەکات کە پێکاتەیەکە لە هەناسەی قوڵکە لە یۆگا و لە زن و لەمانەدا هەیە لەگەڵ ئەوەدا تێکەڵی کردووە بە زەی ناگای یا وێناکردنی زەینی کە لە فارسە پێوتە تەجەسومی خەلاق یعنی وێناکردنێکی داهێنرانە لەگەڵ هەندی حاڵەتی دیکەی پێزیار کردەوە کە تۆ چی بکەی لەو کاتانەدا کە هەناسە هەڵەمژیت کە پێی دەوتێ هەناسەی قوڵ هەڵمژین بە ورک ئێمە لە کاتی هیلاکی و حسن ئێسێ بەعام هیلاکی بۆی هەناسەمان تەنها بۆندە هەڵەمژین یعنی ئەبێنی تەنها شانەکانمان بەرز بێتەوە سمان بەرز بێتەوە بەشی خوارەوەی سیەکان کە شوێنی ئەسڵیە بۆ ئەوەی هەناسی تێبچێت وەفشار بێنێ بۆ ڕیخۆڵەکانیش وەفشار بێنە بۆ ناوەندێکی وزە کە لە 7 سانتیمەتری کتێبەکە باز دەکات ناوکەوە بۆ ناوی پێوتە تاندۆن یان ناوەندی وزە کە زۆر گرنگە بە بجوڵێ ئەو پێت ئەڵێ چۆن ئەمانە بکەیت بۆ لێدا بە ئاماژە بێکشت کون جاوەختی پرسیارەکەت بکەن هەم هەناسە قوڵەکە هەم ڕژیمی ترێکە هەم ڕژیمی ترێکە ئەبێ لە ڕێی خوێندنەوەی کتێبەکانەوە تۆ بزانی چۆن بەکاری دێنی قسەکانی ئێمە لێرە کۆی گشتی شتەکان بۆ باز دەکەن
وردەکاریەکان بوو باز ناکە کە پێویستە بیزانی بۆ هەندی حاڵەت توژە بێکەوە بۆ ئاماژە پێ دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵە سپاس بۆ بەڕێز ناسر عومەر وەرگوێڕ و شارەزا لە ئابواری سیستەمی لەش ساغی سروشتی کابەشێکی ڕاستەخۆ لەمان بوو وەڵازانم تەواوی بەرگەوە بابەتەکانی ڕۆمان پێشکەشکردن تاسبینێ شاد و کامەران.